کەوتان باش بەڕێزان، خۆشحاڵین لە شەوێکی تری شەممە لە چاڵەچەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە بۆ بابەتێکی تری سەرنجڕاکێش. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند لە 3 بوار کار و چاڵەچەکانی خۆی چڕ کردوتەوە، ئەوانش پەروەردە بە مانایە گشتگیر و فراوانەکەی، ڕاهێنان، ڕاوێژکاری. هەر جارەی کەسایەتیەک داوت دەکەین بۆ ئەوەی باس لە بابەتێک لە نزیک لە پسپۆڕی خۆی یان بابەتێک لە ئەزمۆن و شارەزایی خۆی بکات بۆ بەشداربووانی بەڕێز و بۆ ئەوانەی کە سەرەتا لەگەڵمان دەبن بە لایف و یان ئەوانەی کە دواتر ڤیدیۆیەکان دەبینن. چاڵەچەکانی ئەکادیمیا ماوەکەی 90 خولەکە، عادەتەن نیوەی کاتەکە بۆ پێشکەشکار دادنین بۆ ئەوەی باسەکەی خۆی پێشکەش بکە. دوای ئەوە دەرگای گفتوگۆ و بەشداریکردنی ئێوە دەکەینەوە. دەتوانن بە 3 شێوە بەشدار بن، یان لە چات بۆکس لێرە پرسیارەکانتان بنووسن و ئێمەش ئاراستەی پێشکەشکاری دەکەین، یان دەستت بەرز دەکەیەوە لە کۆتاییەکەی ئێمە ڕێگەت پێ دەدەین مایکەکە بکەیەوە بۆی پرسیاری خۆت ئاراستە بکەیت. یانیش ئەو چاڵاکیە هاوکات لە فەیسبووکیش بە زەندی دەگوازرێتەوە، لەوێن دەرێ لە کۆمنت پرسیارەکانت بکەی یان بەجێ بهێڵی. ئێمە دیسان ئاراستەی میوانی شەوی دەکەین. بۆ ئەم شەو بەڕاستی یەکێک لە تیۆرە سەرنجڕاکێشەکانی فێربوونی زمان دەخەینە بەرباس کە بەڕێز پرۆفسۆر دکتۆر مەولود ئیبراهیم حەسەن خۆی خاوەنی تیۆرەکەیە، بۆیە پێمان باش بوو داوەتی بکەین کە باس لەو تیۆرە بکە لەگەڵ لایەنەکان و ڕەهەندەکان و ئەو بەڵگانەی کە لە بەردەستیدایە و ڕەبتی بکایان بیبەستێتەوە بە هەمان دیاردە لە دنیای دەرەوەش. سەرەتا من بە کورتی میوانی ئەم شەو دەناسێنم، دوای ئەوە خۆی قسەتان بۆ دەکا. هەرچەندە سیڤەکەی زۆر دەوڵەمەندە، بەڵام من هەوڵ دەدەم هەندێکی لێ هەڵبژێرم لە بەرکاتەکە. کاک دکتۆر مەولود ئیبراهیم حەسەن پلەی زانستی پرۆفیسۆرە، سپۆڕێکی لە ئەفسانە و مێژووی ئەفسانەی کوردیە، بەکالۆرێسی لە زمان و ئەدەبی فارسی لە بەغدا 1984 بەدەستهێناوە. ماستەری لە زانکۆی سلێمانی لە گەڕان بە دوای نەمەریدا لە ئەفسانەی کوردی و فارسی لە ساڵی 2000 بەدەستهێناوە. دکتۆراکەشی لە زانکۆی سەلاحەدین کۆلیژی زمان لە پێکهاتەی ئەفسانەی کوردی لە 2007 بەدەستهێناوە. زیاتر لە 20 کتێبی چاپ و توێژینەوە و کتێبی چاپکراوی هەیە. بەڕاستی کتێبەکانی زۆر گرنگ و زۆریش ناوازن، بۆ نمونە قەدەغەخشچێنی کە لێکۆڵنەوەیەکی گشتیە لە ئەفسانەی کوردی، گەڕان بە دوای نەمریدا لە ئەفسانەی کوردی و فارسی، پێکهاتەی ئەفسانەی کوردی، ئەوانە هەموونەکە کتێب و بڵاو کراونەتەوە. نەورۆزی کورد لە ئەفسانەوە بۆ بەجیهانی بوون، فێربوونی زمان بە لەبەرگرتنەوە کە ئەوەیان ئەم شەو باس دەکەین، لێکۆڵنەوەکی تیۆری پێشبینی کاریە لە 2015 لە سلێمانی چاپ کراوە. جگەلەوە چەندین بەرهەمی فۆلکلۆری و کلتوری تری هەیە، وەکو هێلکەی نامێ، بەرجی یەکەم بەشی یەکەم و بەشی دووەم، هەروەها تێر نەخۆرە، زیاتر لە عاشقێک. جگەلەوەش دکتۆر مەولود چەندین بەرهەمی ئەدەبیشی هەیە و چاپ کراوە، وەکو وریا بن خەوتان لێ نەکەوێت کە چیرۆکە بۆ منداڵان، گۆرانی ئازادی، خۆت لە من بزر مەکە، هەموو شەڕەکان، بەردەژن، پیری چێوان، پێڵاوی شنگالیەکان. ئینسایکلۆپیدیای هەولێریش با بڵێن لەوێدا لەگەڵ کاری کردووە. لە ڕۆژنامە و گۆڤارەکانیش لە هەموو تقریبا ڕۆژنامە و گۆڤارەکان هەم بابەتی هەبووە، هەمیش کاری کردووە. ئەندامی دامەزرێنەر و دەستەی یەکەمین دەستەی نووسەرانی کوردستانی نوێ لێر ساڵی 1992 لە گۆڤاری منداڵان، پەڕەسێلکە و پەریستان و هەنگ
بابەتی هەبووە، بەرنامەی رادیۆیی زۆری هەبووە، بەردەوام بووە لە ئەنجامدانی چاوپێکەوتن و بڵاوکردنەوەی بەرهەمەکانی خۆی. نزیکەی 20 ساڵێکە لێکۆڵینەوە دەکا لە بابەتی نەورۆز و لە مێژووی نەورۆز، هەروەها کتێبێکی چاپ کردووە لەم بابەتە بە ناوی نەورۆزی کورد لە ئەفسانەوە بۆ بە جیهانی بوون کە کۆمەڵێک توێژینەوەی زانستیە لەبارەی نەورۆزەوە بڵاو کراوەتەوە. ئێمە بۆ ئەم شەو بەڕاستی ئەو تیۆرە سەرنجڕاکێشەی فێربوونی زمان بە لەبەرگرتنەوە باز دەکەین، زیاتر تەنها ئەو بابەتە دەخێنە بەر باس، وی ئەگەر پرسیار و تێبینی شتێکتان هەبوو بە تایبەت بێ بەو تەوەری ئەم شەومان کە کاک دکتۆر باسی دەکات. وەکو گوتیشمان ئێوە دەتوانن بەشدار بن بە چەند شێوازێک لەوانە نووسینی پرسیارەکانتان لێرەیان لە فەیسبوک، دواتریش یان دەتوانن دەستان بەرز بکەنەوە بۆ ئەوەی ئێمە پرسیارەکان مەجالتان بدەین خۆتان پرسیارەکان بکەن. ئەوزانم ئەوانەی کێشەی دەنجیان هەیە سەرەتا کلیک لەسەر ئایکۆنی مایکەکە بکە، دواتر وایفای یان سێلولە دەیتا ئەو بەکاربێنە هەڵبژێرە دەنگەکە کێشەی نابێ کە لای ئێمە وازەحە. کاک دکتۆر ئێستا ساعت 9:07 دقەیە، ئەگەر لە دەوری 45 دقەی تر ینی بۆ خۆت وەختەکەدا بنێەوە بابەتەکەم هەوڵ بدەی زۆرترینی باز بکەیت، دەمەوێت زیاتر گەنگەشەی بکەین، زیاتر بەشداربوانش لەگەڵمان بە سەرنج و تێبینی و یان پرسیارەکان ئاراستەی جەلابت بن، توێش لە میانی وەڵامەکان دەکرێت ئەو بابەتەی کە دەمێنێتەوە باسی بکەین. بۆ بەبیرهێنانەوە ئەو وێبینارە هاوشێوەی وێبینارەکانی تر بە تەواوی تۆمار دەکرێت، دوای ئەوە ئەوانەی دەرفەتیان نەبووە لە سەرەتا لەگەڵمان بنیان لەبەر هەر هۆکارێک نیان توانیوە بەشدار بن، دەکرێت دواتر لینکەکانیان بۆ بنێرن و سودمەند بن لە ناوەڕۆکی وێبینارەکە. کاک دکتۆر مەولود فەرموو جەنابەت دەتوانی ئێستا دەست بە قسە بکەیت. زۆر سپاس، سەرەتا شەوتان باش و بەخێراتنی میوانە خۆشەویستەکان دەکەم. دەنگەکە لای من هەندێک کزە کاک دکتۆرەکە بزانی لە لای من بەڕێزان لایەوە کێشە هەیە؟ ئێستا باشە دەنگەکە کاک شەماڵ کێشەی دەنگ هەیە؟ ئێستا دەنگم دێ بەڕێزان دەنگەکە دیتن بەس تۆزە نزمە لای من، نازانم کێشە لە لای منەیان لە ئەوەش دەڵێن لە چاتیش دەرێن هەندێک دەنجی نزمە. کزە لە چات نووسیتیان لای مەش نزمە دەڵێ. بەڵێ ئێستاش دەنگەکە کزە بەڵێ ئەگەر ئەکتۆس دەنگت بەرزتر کەیەوە کاکتۆرتەوە. بەڵێ باش بە سەر چاو چۆن ئێستا باشە؟ باشە فەرموو بەرداوام. سەرەتا بەخێرات ئێستا زۆر باشە دەنگەکەشەویستەکان دەکەم و سپاسی برای بەڕێزم پرۆفیسۆر دکتۆر هیمدان محەممەد دەکەم کە لە ئەکادیمیەکەی ئەم شەو فرسەتی بەمدا لە بابەتێک کە بابەتێکی زانستیە لە خزمەت میوانە خۆشەویستەکان بم. من خۆشحاڵم هەرچەندە بابەتەکە وەکو کتێب ساڵی 2015 چاپ کراوە، پێشتر سمینار شتی لەسەر کراوە، بەڵام ئەم بابەتە بەهۆی ئەوەی کە بابەتێک کە لە ناو ڕۆشنبیری گشتی نیە بەداخەوە زۆر گەنگەشەی دروست نەکرد کە هیوادارم ئەم شەو میوانە خۆشەویست بەڕێزەکان پرسیاری گرنگیان هەبێ و من لە خزمەتیان دەبم. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە من خۆم اختصاسەکەم وەکو ئەکادیمی ئەفسانە و بێژووی ئەفسانەی کوردی بووە فۆلکلۆر بەگشتی، بۆیە لە ئەنجامی ئەو چەند ساڵەی کە من لە ناو دەرسگوتنەوە دابووم گەیشتمە ئەوەی کە ئێمە دەبێ وەکو کورد فۆلکلۆری خۆمان هەموو فۆلکلۆری کوردی لە هەموو زار و بنزارەکان هەموو کوردستان کۆ بکەینەوە کە هەمومان کۆ کردەوە دوجار پۆلینی بکەین، چونکە ئێستاش هەندێ دەقی فۆلکلۆریمان هەیە ئێمە خۆمان نازانین ناوی چی لێ بنین، ئەوە دەبێت پسوەران لێ بکۆڵنەوە بە پێی تایبەت بەندەکەی ناوی لێ بنێن
پاشەوەی کۆمان کردەوە پۆلینمان کرد دوایی لێکۆڵینەوەی لەسەر بکەن کە لێکۆڵینەوە لە هەموو ڕۆکەوە دەکرێت لەسەر بابەتە جیاجیەکانی فۆلکلۆر بکرێت پاش ئەوە دەکرێت ئێمە داهێنان لەسەر دەقە فۆلکلۆریەکان بکەین وەک ئەوەی کە نووسەرەکان شاعیرەکان ئەدیبەکان دێن دەقە فۆلکلۆریە گرنگکان وەردەگرن و دەقێکی نوێی لەسەر بەرهەم دێن داهێنان لەسەرەوی دەکەن. پێنجەمیان ئەوەیە کە ئێستا من کردومە بین لە فۆلکلۆری خۆمان و بە تایبەت من لە ئەفسانەوە کردومە تیۆرەی بکەین یعنی بین لەسەر ئەفسانە نەزەریە دروست بکەین خۆتەزانن نەزەریەکانی دەروونناسی کۆمەڵناسی مرۆڤ ناسی و زۆری تریش هەموو فەلەک ناسی ئەوانە پشتیان بە زانستی فۆلکلۆر بەگشتی و بە تایبەت ئەفسانە بەستووە کە هاتوون زانە گەورەکان هەموو لەسەر ئەمانە تیۆریان دروست کردووە و تیۆرەیەکە چۆن نزیکترین و بەتەمەنترین دەقێک کە لەگەر مرۆڤ ژیابی فۆلکلۆر بەگشتی و ئەفسانەیە. ئەوەی ئەو شەوی من وەکو برای بەڕێزم دکتۆریش گوتی لێکۆڵینەوەیەکی زانستی ئەکادیمی پێشبینی کارە ئەو لێکۆڵینەوە پشت بەچی دەبەستێ بە ئەفسانەی کۆن بە شوێنەوار ناسی مرۆڤ ناسی مێژوو ئاین و هەرها واقع دوجار زانستی DNA کە ئەمانە هەموو وەکو دەبینێن لە کۆنترین دەقی ئەفسانەوە بۆ تازەترین زانستی DNA هاوبەشە لەوەدا کە هەموو ئەوانە لە خوێندنەوەیەکی دوور و درێژ و لە دوویەک واکو بابەتەکان بە دوجار بەرهەمێکی لێ بەدەست هات کتێبێکە کە ئەوە کتێبەکەیە ساڵی 2015 چاپ کراوە دەوری 160 لاپەڕەیە کە بە وردی و بە زانستیانە هاتوین ئەو شوێن پێمان هەلگرتووە ئەو شوێن پێوەی کە هەڵمان گرتووە لە بەرهەمی عەقلی مرۆڤە یعنی چۆن زانست بەرهەمی عەقلی مرۆڤە ئەفسانەش بەرهەمی عەقلی مرۆڤە ئێمە لەوێوە پێمان وایە هەموو چالاکیەکانی مرۆڤ ئەوەی بەدەست دەیکا یا ئەوەی بەزار دەیڵێن یا ئەوەی بەبیرکردنەوە بیری لێکردەوە هەمووی بەرهەمێکە لە کوورەی مێشتی مرۆڤەوە لێک دەدرێەوە دوجار بەرهەمی لێ دێتن. ئێمە لە ئەفسانەی کوردی و من بە تایبەت بوو ئەم لێکۆڵینەوەیە هەموو دەقە ئەفسانە کوردەکانم وەرگرتووە کە مەبەستمان چییە مەبەستەکەمان ئەوەی بگەینە ئەوەی کە ئێمە دەتوانین دوجار بە زانستێک بە کۆپیکردن مرۆڤ فێری زمانێکی نوێ بکەین. سەرەتا بە ئێمە باسی کۆپی بکردن من بە سەرعی بۆتان دەڕۆم کۆپیکردن زانەکان کۆپی جیا گوڵ دار درەخت میوەیان کردووە هەموو جێ دەزانن کە ئەوانە هەموو بە جۆرێک لە جۆرەکان دەستکاری کراون و کۆپی کراون دوجار گەیشتە زیندەوەرەکان لە زیندەوەرەکان کراوە مەسەلەن بۆق کراوە کەروێش کراوە مشک کراوە هاتا دەگاتە مەڕ کە دوو نمونەمان هەیە ئێستا بۆتان دەخنەوە بەرخەدۆلی و مانگایە کە ئەمانە گەورەترین بیان و پێش ئەوەی بگا بە مرۆڤ لەو زنجیرەیە کە کۆپی کراوە مرۆڤ ینی لە بەرهە بە کارهێنانی زانستیەکەیدا سەرکەوتوو بووە کە سەرکەوتوو بووە دوجار دێ بۆ مرۆڤ هەرچەندە ئێمە لە کە زانست دێ دەگاتە مرۆڤ دوو بربەست دێتە پێشمان یەکیان ئەوەی ئاینە دوو یاسایە بەڵام لەبەر ئەوەی زانست وەکو زانست ڕێگای خۆی دەبڕی ئەگەر لە سنوورێکی تەنگیش بیتن دوارە جار لە پاش بەرهەمەکان هەم ئاین پیاوانی ئاینی و هەم پیاوانی یاسا قسەی خۆی تێدا دەکەن کە دەبێت قسەشانەبی خاستن بۆ کۆپیکردنی مرۆڤ. ئێمە لە ئەفسانەی کوردیدا ئەم نمونانەمان هەیە ئێستا سەرەتا من دوو دەقە ئەو دوو کۆپیکردنەی دەخوێنەوە کە زۆر گرنگن یەکیان بەرخەدۆلیە کە لە ساڵی 1996 بەرخێکیان کۆپی کردووە ئەس دەکەم دەقەکەتان بۆ بکەینەوە چۆن ئەگەر دەقەکە بخوێنەوە باشتر لە زەهنتان نزیکتەوی. بەرخەدۆلی زانەکان بەردەوام ڕۆژانە بەرهەمی نوێ و تازە و سەرسوڕهێنەر و ئەفسانەیەمان دەخەنە بەردەست کە ئێمە مانان خەڵکی ئاسایی و دانیشتوانی وڵاتە دواکەوتوەکان بەوە ڕناگەین هەرتەنیا ناویان بزانین ویان ژمێرین بەڵام ئەو بەرخە هەر هێندە پێی کەوتە سەرزەوی و قاڕاندی و دنیا هەژاند و بووە هەواڵی هەموو کەسێک و خانوادەیەک و هەموو گوند و شار وڵاتێک ئەم سەرزەویی بەرخەدۆلی ڕووداوێکی دنیا هێژێن و بەرهەمێکی زانستی قەدەغەشتێن بوو.
بەرخە دۆلی ناوی ئەو بەرخەیە کە بەهۆی زانستی لەبەرگرتنەوە ساڵی 1997 دنیای لەخۆ پڕ کرد، یعنی ئیعلان کراو سارە. بەرخە دۆلی لە 1906 بەرهەم دێ، بەڵام لە 1970 ئیعلان دەکرێەوە تەمەنی هەتا 2003 دەخایەنێ. ئەم بەرخە یەکەم حیوانی مەمەکدارە لە خەلیەیەکی زیندوو دروست کراوە. زاناکان لە خەلیەیەکی زیندوویان کرد، نەک بەوەی کە خۆتان نزانن ئەگەر بەرخێکمان بوێ لە ڕێگەی بەران و مەڕەوە بە ڕێگای سروشتەکەی لەدایک دەبی، بەڵام ئەوە بەو ڕێگایە لەدایک نەبووە، بەڵکو بە شانەیەکی زیندوو بە شێوەیەکی تەکنیکی کە تەفاسیلێکی زانستی زۆری هەیە ئەتوانیان ئەو بەرخە دروست بکەن لە دەرەوەی ئەو سیستەمەی کە هەتا ئێستا بەرخی پێ زۆر دەبی و ئەو بەرخە بە تەواوی دروست بوو و بەرخەکی مێبوو. 2000 توانیان ئەو بەرخە لە بەرانێک تا بکەن، ئەو بەرخەی کە بەرهەم هاتووە بە پێی ڕێزانست لە بەرانێک چیان کردووە، ئەویش بەرخێکی بوو کە ئەمە سەرکەوتنیەکی یەکجار گەورە بوو بۆ زانەکان کە توانیان زانست بە زانست بەرخێک بەرهەم بینن و دوایی بیگەڕێنەوە ناو پرۆسە سروشتەکەی بە ڕێگەی سروشتی بەر لە بەران چای بکەن و بەرخێکی تری بێتن، کە ئەمە بێڕێ بۆ زانەکان بەڕاستی هەواڵێکی زۆر خۆش بوو و سەرکەوتنێکی زۆر گەو بوو. ئەوەش برێم یعنی ئەو تاقیکردنەوەی کە بۆ بەرخەدۆلی کرا، یەکێ لە زانەکان دەڵێ ئەمە تا گەیشتین بەوەی کە بتوانین بەرخەدۆلی کۆپی بکەین 274 جار هەوڵمادا سەر دەکەوتین، 2000 سەرکەوتین. تەمەشاکە پشودرێژی زانەکان و بەردەوامی زانەکان چۆنە، یعنی زانست وا بەرهەم دێ کە تۆ ڕێگایەکت دۆزیەوە واز نەهێنی و 2000 بتوانی بەدەستی بێنی. کەم نییە بەڕاستی 274 جار تۆ سەر نەکەوی واز نەهێنی، بەڵام 2000 بتوانی سەرکەوی و بگەی بەو ئامانجە زانستێک کە پێشتر لە بەرچاوت گرتووە. تەبیعی ئەو ئەوەش لە کوێن دەربوو 2000 لە پەیمانگای ڕۆزلی لە سکۆتلەند دەبلایە کردەوە کە دۆلی بە شێوەیەکی سروشتی خراە بەربەران. یعنی ئەم کارەکە کراوە لە نێوەندی زانستی کراوە، یعنی لە دەرەوەی زانست نییە، لە نێوەندە ئەکادمی و زانستەکان کراوە کە لە کتێبەکە داوی هەموو شوێنەکان و زانەکانی شاتیە کە ڕەنگە پێڕان نەگەم هەموو ئەوانەتان بۆ بخێنمەوە. ئێستا دەچمە سەر دوام کۆپیکردنی گۆلکە فۆتی. ئەو گۆلکە فۆتی لە خواروی ئەفریقیا پێشدەستیەکی گەورەیان کرد کە مانجی ڕابردوو مەبەست ساڵی 2003 لە سایتی BBC عەرەبی براو کرایەوە کە ئەو گۆلکە لە 19 مانجی گوڵانی 2003دا هاتە دنیا لە دایکێکی ناودارە و لەبەر گیراوە. دکتۆر مۆندی لاری بە BBC ئۆنلاین ڕاگەیاند ئەم گۆلکە تەندروستێکی باشی هەیە و ناوی لێنراوە فۆتی کە بە زمانی زۆلۆ واتە دووبارە لەبەرگرتنەوە. هەروها ئەو تەکنیکەی لەبەرگرتنەوەی فۆتیدا بەکار هاتووە جیایە لەو تەکنیکەی لە بەرخەدۆلی بەکارهات. بۆ ئەوە بڵێم کە لە ڕێگای کۆپیکردن تەنها ڕێگایەک نییە، زۆر ڕێگا هەیە زانەکان بە ڕێگای جیاجیا بەکاری دێنن، بەڵام بەرهەمەکە یەک بەرهەم دەبی، ینی فۆتی کۆپیکردنەکە دەکرێت مەسەلەن لەوەی ویستیان بەرخێک بینن کۆپیان کرد بە ڕێگایەکی ترە. ئەو جارە هاتن لە گۆلکە فۆتیکردیان ئەویش بە ڕێگایشترە، بەڵام ئەنجامەکە هەمان ئەنجا لێرە گۆلکەکەیان کۆپی کردو لەوێ بەرخەکە کە لەمەشدا سەرکەوتن کە ئەم دوو کاریان کرد لە مرۆڤ نێزیک بوونەوە، یعنی بەڕاستی لە مرۆڤ شەولیاندایە، بەڵام پێش ئەوەی بچرە سەر مرۆڤ ساڵی 1996 زانستی DNA دۆزیەوە کە ئەو زانستە دۆزەوە بەڕاستی زانەکان دەرێن کتێبی نهێنی بەشەریەتمان دۆزیەوە کە دەتوانین ئیتر ببورنەوە تەلەفۆنە بوو هات ئەو DNA کە دۆزرایەوە زانەکان وەکو دەستکەوتێکی گەورەی جیهانی ڕایان گەیان و زۆر شتیان لەبارەوە گوت کە دەتوانن لە سایە DNA بیدۆزنەوە. ئەگەر برای بەڕێزم دکتۆر هیمداد بەلگەی هەشتممان نیشان بدا کە من لێرە دەیخوێنمەوە. بەڵگەی هەشتم باش هەشتم گیانەکەم
مامۆستا شەماڵ هەشتم بەڵگەی هەشتم هەشتم بەڕێزان ئەو بەڵگەی هەشتمە کە ئەمە دوو شتمان بەران کردێ لە ئەفسانەی کوردی سێ و بە زۆر شێوە باس کراوە بە زۆر شێوە بۆ زۆر شت بەکاردێ و ئەو جینەش بۆ زۆر شت بەکاردێ ئێمە هاتین لێکمان داوە هەردوو تێکیان کردەوە ئێستا من لێرە لەو جەدوەلەی کە لەبەر چاوتانە تەمەشا کراوە ئەوەل جارەوە دەخینەوە جین چی دەکات جینی زانستی کە لە DNA بچووکترین شانەیە و لەوێدا تایبەتمەندی هەموو شتەکانەیە زارەکان دەڵێن هەموو چالاکیەکی جەستەی ئێمە جینێکی تایبەتی هەیە لە مێشتی ئینسان یەکەم ئەو جینە چ دەکات یەکەم جین وەکو دەرمان و چارەسەری نەخۆشیەکان بەکاردێ یعنی ئەگەر ئینسان نەخۆشیێکی هەبێ زانەکان لە ڕێگەی ئەو جینەوە نەخۆشیەکە دەدۆزنەوە چارەسەری دەکەن دووەم لەسەر قسەی زانەکان تەمەەن درێژ دەکات لەو جینەوە دەتوانن تەمەنی مرۆڤ درێژ بکەن سێم بەکارهێنان بۆ لابردنی نیشانەکانی پیری و ڕاگررتنی گەنجی یعنی لەم جینەوە دەتوانن گەنجی پارێزن و پیری دوور بخەنەوە لە ئینسان چارەم دەبێتە هۆی منداڵبوون بۆ پیا و بۆ ژن نەک تەنیا بۆ ژن بۆ پیاوە دەتوانن پیاویش مناڵی بێ و ژنیش مناڵی بێ لە دەرەوەی ڕێگەی سروشتەکەی کەزانراوە پێنجەمیان دەڵێن دەتوانین بەهۆی ئەو جینە جۆرێک نەمری دروست بکەین جۆرێک لە نەمری پێشتر گوتمان لە سێم بەکاردێت بۆ لابردنی نیشانەکانی پیری و ڕاگررتنی هەمیشە گەنجی یعنی ئەمە بۆ خۆی جۆرێک لە نەمریە ئێستا ئەمە هاتوون ئەم سێوە و ئەم جینەمان بەرامبەر کردووە ئەگەر تەمەشای بازنەکان بکەن بازنەی سێوەکە دەبینن و بازنەی جینەکەش دەبینن سێو لە نێو ئەفسانەدا و جین لە نێو تاقیەکەی زانستیدا لێکچوانەکە لەسەر نووسمان لە بینی هەردووچیان نووسیمەوە سەهم لە هەردووچیانەوە بۆ ئەوێ دەچی تاکردنەوەی نەخۆشی یان نەخۆشیەکە بلەسێ چاچی دەکاتەوە منداڵ بوون گوتمان بۆ ژن و بۆ پیا و لە ساغی مەسەلەن پیر نەبوو نەخۆش نەبوون هەمیشە گەنجی ینی مانەوە لە بەگەنجی تەمەەن درێژی و دوجار نەمری ئەوەی لە ناو ئەفسانەی کوردی سێو دەیکا ئەو جینە لە ناو جەستەی ئینسان زانەکان پێی دەکەن یعنی ئەمە سەرەتایەکی زۆر گرنگ بوو بۆ من کە بتوانم بڵێم مەسەلەن ئێمە ئەفسانەکان ڕەمزی خۆیاندا بوو تەبیعی شتێکتان پێ بڵێم لە ئەفسانەدا زمانی ئەفسانە زمانێکی ڕەمزیە بەڵام لە زانست زمانی ڕقەم و حەجم و ڕەنگ و یعنی خۆتان نەزن زمانێکی واقعی شتەکانە بەڵام لێکۆلەر دەتوانێت لە ناو ئەفسانەدا بێتن ئەو ڕەمزە وەربجێڕی بۆچی بۆ ئەوەی کە لەگەڵ زانستەکە یەک بکردەوە خۆشبەختانە لە سێودا هەموو شتەکان مەسەلەن بەکاراتوە لە دەقی جیاجیادا سێو جارێک بۆ نەخۆشی بووە جارێک بۆ تەمەندرێژی بووە جارێک بۆ منداڵبوون بووە جارێک بۆ جوانی بووە بە ئەنواعیشتەوە بەکار هاتووین لەو جەدوەلەدا ئەگەر بەوردی تەمەشا بکەن بە تەواوی ئەم دوو ئەم کارانە لە ناو سێوی ئەفسانەدا هەیە و لە جینی زانستدا هەیە کە ئەمە بۆ ئێمە زۆر زۆر گرنگە بۆ خاستم بۆ ئەم لێکۆلینەوەیە دەتوانین برێن پایەک بوو کە ئێمە زۆر بە پتەوی لەسەر ئەو پای ڕاوەستین دوازار دەچینە سەر ئەوەی ئێمە هەندێک دەقی ئەفسانەی مانەیە لە کوردی پێخۆشە ئەو دەقانەشتان بۆ بخێنمەوە چونکە مەسەلەن ئەو دەقە ئەفسانەیانەی کە لە کوردی خۆمان هەنا بۆ ئەوەی بزانن مەسەلەن لە دەقەکان ئایا شتێکی وا هەبووە یان من وەکو دەڵێن بە خەیاڵێکی خۆم درستم کردووە نەخێر من لە ناو ئەفسانەکاندا گەڕاوم دیتوە یەکەمین دەقی ئەفسانەمان چییە ئەفسانەیەکی کوردی هەیە بە ناوی ئاسکا ئەم ئەفسانەیەدا ژن و مێردێک کە زۆر یەکتریان خۆش دەبێ ماوەی 10 ساڵ منداڵیان نابێ ڕۆژێک فالگرەوەیەک بە بەردەمی مالیاندا تێدەپەڕی و هاوا دەکات فال دەگرینەوە فال دەگرینەوە ژنەکە باجی دەکا و داوا لێ دەکات بزانێ منداڵیان دەبێ یان نا فالگراوەکە دەڵێ ئێوە ماوەیەکی زۆر منداڵتان نابێ من ئێستا دەرمانێک دەدەمێ ئەبەو دەرمانە لەژێر جریوەی ئەستێرەی دانێ دابنێ و بەیانی بەر لەوەی خۆر هەڵبێ بیخۆ بەڵام وەڕێک دەکەوی ژنەکە خەوی لێ دەکەوی مێردەکەی شەو دێتەوە مێردەکەی ئەو دەرمانە دەخوا کە سبەینێ هەڵەستن ببورن ژنەکە دەبینی خورایە دەرێ دەپرسی چێ دەرێ وەڵام خواردم دەڵێ ئەوە ئی منداڵبوونە تۆ منداڵت دەبێت
ئەو ئەفسانەیە دەق ئەفسانەیە کەوادوە بۆ تا شتێکەمەوە پیاوەکە دەڵێت چۆن منداڵم دەبێت ئیتر بەرەبەرە لەلا ڕانەچی ئەستور دەبی و هەز دەکا ینی مناڵەکە لەوێ دەبی دوجار دەچێتە دەشتێک چقوێک لەناو ئاگرسۆر دەکاتەوە ڕانی خۆی دەبری پۆرگەک دێتە دەرێ لە ناو پۆرگەلکە کچێک دەبی کچەکە تێدایە ئەو پیاوە ئەو کچە بەجی دێلی لەو دەشتا کە بەجی دێلی لە دەشت مناڵێکی گچکەیە مامز بەوێ دادێن حیوانات زۆر زاد لە ئەفسانە بیسووتانە ئاسکەکە لەسەر مناڵەکە دەنیشە یعنی دادێتەوە و شیری دەداتێ کچەکە گەورە دەبی بە ناوی کچە ئاسکەکە کچەکە دێن ئەمە لێرە تا ئێستا ئێرە ئەوسانە بە کەلکی ئێمە دێ ئەوەی هەیە مەسەلەن ئێمە فالگرەکە زۆر جار کە دەرێ فالگر دەبێ بە چی وەرگرین بە زانایەکی وەربگرین بە کەسێک کە حەچیمەکی وەربگرین کە دەتوانی چارەسەری نەخۆشیێک بک لێرە چەخ نەخۆشی منداڵ نەبوونە ئەو دێ بە دەرمانێک دەیکە ئەو دەرمانە دیسان زمانەکە ڕەمزیە تۆ لەبەر دریوەی ئەستێرێ دابنێ و بەیانی بیخۆوە ئەمەش شتێکی ڕەمزیە بەڵام ئەمە دەتوانین مەسەلەن بۆی سوێنین کە دەرمانێک دەگیرێتەوە دەڵێ ئێستا گیراوەتەوە پاش ئەوەندە سعاتی بیخۆ ئەوەندەی لێپۆ حەجمی خواردنەکەی پێ دەڵێ ئەوەش بەوە دەچیتن بەڵام ئەوەی گرنگە کە پیاوەکە دەخەوە پیاوەکە منداڵی دەبی لە ڕانیدا دەچێتە دەست دەچێتە دەست چەقۆکی لە ئاگر سۆر دەکاتەوە ڕانی خۆی دەبر منداڵەکە دێ یعنی ئەم چەقوە دەتوانین وەک عملی قەیسەری بەکاری بینین کە سۆر زار ژن مناڵیان بە عملی قەیسەری دەبی بە ڕێگەی کردەوە ئەمە لێرە مناڵێک لەدایک دەبێت لە پیاوێک ئێمە دوجار لە زانست هەیە چەندین پیاومان هەیە مناڵیان بووە ینی بە شێوەک لە شێوەکان مناڵیان بووە ئێمە هەندێک پیاومان هەیە مەسەرەن گەنجێک هەیە گەنجە بەڵام کوڕە نسبەتی ئافرەتانەی زیاترە بە ڕێگای عملیاتەوە خۆی دەکات بە کچە نسبەتی پیاوانەی زیاترە هۆرمۆنی پیاوانەی زیاتر خۆی دەکات بە پیاو و ڕێک کەوتووە نمونەمان لایە کە کتێک خۆی کردووە بە پیاو وە کوڕێک خۆی کردووە بە کچ ئەم دووە یەکتریان خواستەوە بە دوجار منداڵیشیان بووە هەردووچیان لە نێوان یەک یعنی ئێوە لە ئەفسانە پێمان دەڵێ پیا و منداڵی دەبی ئەوە ئەگەر بە وەکو ڕەمزەکە وەریبگرین لە واقعیشدا پێمان دەێ منداڵ دەبێت دکتۆرە نەوال سەعداوی لە مناقەشەیەکی لەگەڵ پیاوانە کە خۆتان نەزان ئەو دیفا بەجگری زۆر لە ژن دەکرد گوتی کام پیاوی زۆر خۆی زۆر پێ پیاوە من دەتوانم بە دووسێ عملیات بیکەمە ژن و منداڵی بێ یعنی مەسەلەکە چۆنە جەستەی ئینسان جەستەیەکی سیستەمیە یعنی لەسەر نیزامێک دامەزراوە ئەم نیزامە کاری خۆی دەکا زانەکان کە دێن پەی بەکارکردنی ئەو سیستەمە بن دەتوانن دەستکاری بکەن یا بە جۆرێک لە زۆرەکان بیگۆڕن وەک ئەوەی کە کردویانە هەندێک ژنیان کردوتە پیا و پیاوەیە کردوتە ژن کە ئەمەش بەواقعدا هەیە بەڵام دیارە سەرەتا نسبەتی هۆرمۆنی ژن لە پیاوزیە لە پیاوەکە زیادەیە زلمەتی پیاوانە لە کچەکە زیادە و ڕێگەی بۆ ئەوە خۆشکردی زانست کە ئەم کارە بکە دەچینە سەر ئەفسانەی دووەمی کوردی کە دەمەوێت لە دەقەکە وەری بگرم ئەفسانەی پەنجە ڕواندن ئەمە دەڵێ دەوێت کچێک دەباتە ئەشکەوتێک و ماوەیەک لەوێ دەبی تەبیعی خۆتان نەزانن لە چیرۆکاندا دەڵێ دێ و کچەکە دەکاتە خێزانی خۆی ئەمە هەیە من ناچینەوە بەڵام کچەکە غەریبی کەسوکاری دەکا برایەکی دەبی دەرێ مندا غەریبی بران دێوەکە دەڵێ من دەچی براکەت بۆ دێنم دەچی براکەی بۆ دێنی بەڵام پاژماوەیەک براکەی بزر دەبی تەمەشا دەکا براکەی دێوەکە خواردوتی بەس یەک پەنجەی ماوە ئەو پەنجەی کە هەر دەچی پەنجەی براکەی دەچینی لە ناو عاردی دەیچینی و ئاوی دەدا دەبێتە دارێکە بەرهەمێکی دەگری ئەو بەرهەمەی کە دەیگری کچەکە دەیخوات دوزار کچەکە زچی دەبی مناڵێکی دەبی وەک براکەی ئەلێرە تەمەشاکەن پەنجە ڕواندنە پەنجە دەچینی و دەبێتە دارێکە بەرهەمێکی دەگری و ئەو بەرهەمە ژنە دەیخوا مناڵێکی دەبی مناڵەکە ڕێک وەکو براکەیەتی لە شوێنەوار ناسیدا لە ئەفریقیا پەنجەیەکیان دۆزیەوە پەنجەی کچێکە تەمەنی 13 ساڵ وە بۆ لە 30 تا 50,000 ساڵ بۆ پێشستا دەگەڕێتەوە بەڵام زانەکان دەڵێن لەم پەنجەیە ئێمە دەتوانین خەریتەی جەستەی ژنەکە بدۆزینەوە وە کچێک دروستکەین وەک ئەو کچێک کە وەختی خۆی بووە
ئەوان دەڵێن ئێمە ئەو پەنجە یعنی زەرع دەکەین مەسەن جینەکە زەرع دەکەین دەچینین لە ناو منداڵدانی ژنێک لێرەش کچەکە پەنجەکە دەچینێ یعنی گە تەمەشا بکەین زۆر شتی هەر بە زمان پێک دەچن و ئەو منداڵی کە لە دارەکە لەدایک دەبی کچەکە بەرەمیدارەکە دەخوا وەکو براکەی یەکەم جاریتی زانەکان دەڵێ ئەم پەنجەیە ئێمە خەریتەمان دۆزیتەوە دەتوانین کچێک درستن وەک ئەو کچە بێ کە وەختی خۆی مردووە لێرە نماوە ئەو تەنیا پەنجەی پەنجەیەکی کەوتوتە بەردەستی ئێمە یعنی لە ئەو ئەفسانە کوردیە لەگەڵ ئەم دۆزینەوە شوێنەوار ناسی و لەگەڵ لێکۆلینەوەی زاناکانی جینەتیک لەو پەنجەیە زۆر لێک دەکاتەوە وە کارەکە نەتیجەکە وەکو یەک دەدەچین ئەفسانەی سێمان ئەوەیە چاکردنەوەی سەرگیانی لە ئەفسانەدا دەبینی کەسێک بە هەر هۆیەک سەری دەبڕن کە سەری دەبڕی تەیرێک دێ لە دوور لە ڕوتان بەجیقنەی خۆی ئەم سەرە پێکەوە دەنووسێنێتەوە ئێمە لەو دوایەدا کەسێک هەبوو لە رووسیا کە سەری خۆی تەبەڕە کرد بوو بۆ یەکێکی تر کەسێک جسمی ساغ بوو بەڵام سەری نەخۆش بوو کەسێکی جسمی نەخۆش بوو بە سەری ساغ بوو تەبەڕوعی کرا بوو کە سەری ئەو لەوی بێخن کە عملێکە پێم واشە کرا یعنی لەوەدا لە ئەفسانە پێمان دەڵێ سەر لێ دەکرێتەوە دوای چا دەکرێتەوە ئەگەر جیقنەکە وەربگرین تەحویلی بکەین بەو دەرمانەی کە بەکار دێ لە پێکەوە نووساندنی ئەم سەرە بەجەستەکەەوە دەتوانین بگەڕێنەوە بۆ ناو مختبەر کە سەرێک دەبڕدرێ بە شێوەیەک زانستی بە دەرمان و بە عملیات و بەشت پێک بە دەنووسێنرێتەوە کە ئەمە کارێکە یعنی ئێمە نەتیجەکەمان دەوێت کە سەر بەجەستە وە دەنووسێنرێتەوە یا سەری کەسێکی تر لە جەستەی کەسێکی تر دەیەخسترێت یعنی شتێکی تر هەیە کە لە ئەفسانەی کوردی چیرۆکی ئەفساحقاتێکمان هەیە بە ناوی کوڕی مەڕێ ئەمە چیە کوڕی مەڕێ دیسان ژنێک مناڵی نابی کەسێک سێوەکی داتێ دەرێ کەرتێکی خۆت بخۆ کەرتێکی پیاوەکە کەرتەکەی دەخوا دای دەنێ مەڕک بێ دادێ ئەو کەرتە سێوەی تر دەخوا سوتفە مەڕەکە بڵێن ئاوز دەبیتون دوجار مناڵێکی دەبی پێی دەڵێن کوڕی مەڕێ زاناکان چیان کرد لە بینی مەڕ و ئینسانێکە زەرجی مەڕ و ئینسانیان لێکدا توانیان مەڕێک دروستکەن کە لە ڕێژەیەک پێک بێ لە جەرجی پیا و لە جەرجی مەڕ ئێمە لەوێ ئەو سێوە دەوری هەبوو لەوەی مەڕەکە مناڵێکی ببێ منداڵێک دروستکە لەوەی زاناکان دێن لە جەرجی مەڕ و ئینسان کە لێک دەدەن بە ڕێژەیەکی جیا داوای بنەکەم دیسان مەڕێک دروست دەبی کە نسبەتێک لە مرۆڤی تێدایە نسبەتێک مەڕە ئەم کارە زانستی و پێکچوونی ئەفسانەنە زۆرن وە لە کتێبەکەدا زۆر کراوە لە ئەگەر تەمەشا بکەن لێرە من لەو کتێبە دیسان جدوەلێکم بۆ کردووە لە بینی ئەفسانە و لە بینی زانستە کە لە ئەفسانەکە منداڵ چۆن دەبی وە لە زانستدا بەخەکە چۆن دروست دەکرێت ئەفسانەکان زۆرن دیارە ناتوانین هەمویان بخوێنینەوە دەگەمە سەر ئەفسانەی کە لەسەر کە ئەمەیان زۆر گرنگە کابرایەک لە شوێنێکی چۆل تاوانێک دەکەس کەسێک دەکوژی کە کەسەکە دەکوژی پێی وایە کەس نەیبینیوە دەڕوا و دڵی خۆشە لەپەر دەنجێک ناوی ئەو کابرادەینی بڵێن ناوی عەلیە دەرێ عەلی عەبدوڵڵای کوشت عەلی عەبدوڵڵای کوشت کەس دەنگێک بەو نەوادێ کابرا دەبینی چۆرە هیچ کەس دیار نیە دەوروبەری جێ ڕادەگری ئەو جارە دیسان دەگەکە دێ گوێ ڕادەگری دەبینی کە لەسەرێکی وشک لەسەر مێزێکە ئەو کە لەسەرە ئەو قسەیە دەکا کە دەڵێ عەلی بڵێن عومەری کوشت بۆ ئەوەی ئەو کە لەسەرە بێدەنگ بکات چ دەکات چەپچەکی لێدا هوردی دەکا کە هوردی دەکا هەر پارچەیەک لە هورد کراوەکان دەڵێ عەبدوڵڵا عومەری کوشت عەبدوڵڵا عومەری کوشت
ئیتر کابرا یعنی ئەمە هەم جانیبێکی ئەخلاقی تێدایە هەم تەفسیرێکی علمی ئەخلاقیەکە لەوەیە کە تۆ لە ڕووی مرۆڤاتی هەر کەسێک تاوان دەکات هەر ئاشکرا دەبی یعنی بزر نابی ئەم تاوانە دوجار هەر ئاشکرا دەبی لە ڕووی علمێکەی ئەوەیە ئێمە کە یەک کە لەسەر بوو یەک قسەی دەکرد ئەوە جار بەڵام ئەو کابرایە کە هات چەپسێکی لێدا وردی کرد هەر پارچەیەکی هەمان قسەی دەکرد کە لەسەرەکە دەکرد ئێمە ئەوە چۆن تەفسیر دەکەین وای تەفسیر دەکەین کە ئەمە کۆپیکردنی قسەکردنە لەسەرێکەوە بۆ پارچەکانی وەک ئەوەی ئێستا تۆ سیدیەک دادەنەی دەتوانی هەزاران سیدی لەسەر کۆپی بکەیت یا هەر یا ئێستا ئەم قسە دەکەین هەزاران کەس دەتوانن ئەم دانیشتنەی ئێمە ببینن بەهۆی ئەو تەکنیکەوە معنای وەیە یعنی ئەفسانەکان کە شتێک دەکەن بە ڕەمز پێمان دەڵێن ڕاستە و زمانی ئەفسانە فەرقەیە بەڵام بە ڕەمز پێمان دەڵێن ئێمە لێرە کە لەسەرێکەیە قسە دەکات جملەیەک دەردەبڕی تاوانێک ئاشکرا دەکات بەڵام کابرای تاوانبار بۆ ئەوەی ئەم کە لەسەر بێدەنگ بکە نازانی کە لێی دەدا هەر پارچەیەکی هەمان شت دەڵێتەوە لێرە ئێمە بۆ ئەوە دەچین کە یعنی ئەمە جۆرێک لە کۆپیکردنە لە ناو ئەفسانەدا هەبووە لە زانستیش ئێستا خۆتان دەزانن ڕۆژانە ئێمە هاوبەشین ئەو تەکنۆلۆژیە هاتوتە بەر دەستمان دەتوانین زۆر شت کۆپی بکەین و بە ژمارەکەشی بزر بێتین بڵێن ژمارەیەکی جار زۆر بی ئەمە لە زانستی زماندا یا بڵین لە زماندا لە مێژووی بەشەریەت شتێکی تر هەیە کە زۆر گرنگە ئێمە خەڵکێکمان هەیە زۆر زوو فێرە زمان دەبی یان قودرەت توانایەکی وایە زۆر زوو فێرە زمان دەبی خەڵکێکمان هەیە زۆر دەتوانی فێری زۆر زمان ببێ کە لێرە هەیە بۆ 100 زمان پتر دەزانێت هەیە 54 زمان دەزانێت هەیە 18 زمان دەزانێت هەیە 36 زمان دەزانێت نمونونەکان هەیە ناوەکان هەیە لە نێو کتابەکەدا بەڵام خوێندنەوەی ئەسن یعنی ئەمە پێمان دەرێت تاقەی بەشەری مرۆڤی تاقەیەکی زۆرە گە دروست بەکاری بینین ئێمە دەتوانین ئەم تاقەیە بەکاربینین بۆچی بۆ ئەوەی کە فێری زمان ببین ئەوانەی کە فێر دەبن زۆرێک لە ئیرادەیان هەیە دەتوانێت زوو فێر بن یان فێری زۆر زمان ببن شتێکی ترمان هەیە کە واقعە ئێمە لە واقعی ژیانی ئێمە لە هەموو دنیا ڕوویداوە کە من زیاتر لە حتا نمونەی هەیە نمونەی شۆک یعنی چۆن تۆ کەسێک جۆرێک لە زۆرە تووشی شۆک سەدمە دەبی ئەوە دامی سیارێ ئەوە تایە ئەوە ترسانە ئەوە جەلتەی دڵە مێشکە شتێکە لەو عادەتانە زۆر شت ڕوودا بەڵام جانیبێکی ئەوەیە کە کەس ئەو کەسانە تووشی شۆک دەبن زمانیان دەگۆڕێت لە زمانی خۆیان بۆ زمانێکی نوێ کە پێشتر نەیانزانیوە ئێمە زۆر نمونەی سیر و عەجیبمان هەیە مەسەلەن کچێکی میسری لە پشت براکەی سواری ماتۆر دەبی خۆتان زانی شعبی میسری ماتۆر زۆر بەکاردێنن لاوە حادسەی سیارە دەکەن کچەکە 11 ساعت لە خۆ دەچیت کە بە خۆ دێتەوە زمانی میسری عەربیەکەی لەبی دەچی بە 4 زمانی نوێ قسە دەکات بە 4 زمانی نوێ قسە دەکاتن کە زمانەکانیش دیارن ئەمە 4 زمانەکان نوێنە هەنا بەڵام کچێکی بەریتانیمان هەیە عمری 31 ساڵە نەخۆش دەکەوی کە بە خۆ دێتەوە بە زمانی مردووی فیرعونەکان قسە دەکات کە ئەو زمانە ئێستا لە دنیا نماوە بەڵام بەس ئەنترۆپۆلۆجی و شوێنەوارناسەکان ئەو زمانە دەزانن هەتا کەس نەیان دەزانی چ زمانێک قسە پێ دەکات بەڵام دوجار بۆ دەیان دەرکەوت کە ئەو زمانی ئەو قسە پێ دەکات زمانی سەردەمی فیرعونەکانە یعنی ئەمە چیمان پێ دەڵێ کە لە سەدما ئینسان فێری زمانێک دەکات کە پێشتر نەیزانیوە فێری 4 زمانی دەکات بەجارێک و فێری زمانێکی مردووی دەکات کە ئێستا لە دنیا بەکار نایە هەموو ئەمانە لەکوێ هەیە لە مێشتی ئینسانە یعنی ئێمە دەگەڕێینەوە سەر جینات زانەکان لە DNA جینێکیان دۆزیەوە کە جینی بەرپرسە لە زمان و قسەکردن ئەو جینە بەرپرسە کە دۆزراوەتەوە لە زمان و قسەکردن هەموو زانیاری زمان وەکو فەرهەنگ وەکو دەستور وەکو کللتور لەناو ئەو جینەدایە کە ئینسان قسەی پێدەکا و دەتوانێت بەکاری بینێ ئەو جینە بەرپرسە لە زمان بەڵام
ئەوەی نهێنیە کە تا ئێستا بۆ منیش ڕۆن نەبووەتەوە و نازانم ئەوەندی گەڕاوم نەمدۆزیتەوە. ئایا ئەو زمانە نەنەزانراوە کە ئینسانێک تووشی سەدمە دەبێ زمانێکی نوێ فێر دەبێ ئەو زمانە لەکوێ هەیە؟ ئایا لە ناو جینەکانی مێشکمان هەیە یان محەتەیەکی تر هەیە لە دەرەوە بۆمان دەنێری؟ ئێمە وەکو ڕادیۆ وەری دەگرین، وەکو حتەی ئیستقبال وەری دەگرین. یعنی ئەمە پرسیارێکە من دوجار لە پاش ئەم کتێبن لێکۆڵینەوەیکی ترم نووسی زمانی ئێمەی مرۆڤ لەکوێوە دێ لەوێشدا گەڕاوم ینی هەوڵم داوە کە شتێک بکەم. یعنی سەیرەکە لەوەدایە کەسێک زمانی دایکی خۆی دەزانێ زمانێکی تریش فێر بووە هەولی داوە، بەڵام سەدمەیەک دێ هەموو ئەو زمانەی دایک و زمانە فێربەکەی ڕەش دەکاتەوە زمانێکی تریان چەند زمانێکی تری لە کتتو پڕ فێر دەکات، یعنی یەک لەحزە کە ئەمە زۆر سەیرە لەبەر ئەوەی نمونونەکان ئەوەندە زۆرن و من گەڕام لە مێژوودا هێناومە لە کۆنی کۆنەوە لە تاریخ ڕووی داوە شتێک هەیە، یعنی ئەمە لە وڵاتی ئێمە ئەم شتە ببی خەڵک بەعیبی دەزانێ ئاشکرای ناکە. من هەتا کچێکی کورت هەبوو لە هەولێر ئەو کتە نەخۆشکە تایگرت شێوەزاری سۆرانی وەکو خۆمان، بەڵام کەتایەکە بەریدا بە کرمانجە قسەی دەکرد. برادێکی دکتۆرم بۆی باس کردم یادی بەخێر گوتم دەتوانم ئەو کچە ببینم بەداخەوە داکوبا عائلەکەی لە نەگەڕان کە من بتوانم قسەی لەگەر بکەم یا بپرسم مەسەلەن سۆیەکەی چیە. ئەم جۆرە کارانە لە دنیای ئێمە ڕێ لە کاری زانستی دەگری ناتوانین زۆر بچینە پێش، بەڵام ئەوانەی ئەوروپی لە تەلەڤیزیۆن قسە دەکەن و ڕۆژنامە بڵاوی دەکەنەوە مشکلەکەی خوا دەبنە لای دکتۆر، بەڵام ئەوەی گرنگە لە 6 نمونەی زیاتری هەموو ئەوروپا کە ئەوانەی زمانیان گۆڕاوە دکتۆرەکان بەرە خۆشی دادنێن دەن نەخۆشیات، بەڵام هیچ کەسیان پێچا نەکراوەتەوە کە چاچی بکەنەوە بڵێن بتوانن ئەو نەخۆشە چاک دەکەنەوە. ئێمە دوو نمونەمان هەیە لە کوردستان خۆشبەختانە هەم نەخۆشەکە کووردە هەم کەسەکەی کە چاچی کردەوە کووردە کەسێکی بڵێن لە توبی شعبی لە توبی ئەوەی لە نێو خەڵک هەیە خەڵک چا دەکاتە ئەوانەیە بەڵام چاچی کردەوە. نمونونەکان یەکێکیان نمونەیەکی برایەکی ئێزیدیە تەمەنی 40 ساڵ بوو لە ئاخیری پێشمەرگە بوو بە وەختی خۆی هەر شوان بۆ لە خوێندەوار بوو ساحێبی دوو ژن و مناڵ بوو ڕۆژێک تای دەگری و نەخۆش دەکەوی 5 ڕۆژ دەکەوی هیچ ناخوا کە بەخۆ دێتەوە زمانە کووردە ئیزیدیەکەی لە بێر دەچێتەوە بە ئینگلیزیەکی تەواو قسە دەکات کە بە تەواو قسە دەکاتن قسان دەکا حائلەکەی تێ ناگەن دەچن متەرجمی بۆ دێنن دەبینن ئینگلیزی فێرۆ بە ئینگلیزی قسان دەکا. لەوەش سیرتر هەر ئەو ئیزیدیا لەگەڵ ئەو سەدمەیە دینیشی دەگۆڕێت دەبێ بە مەسیحی، یعنی وی لێ دەپرسن تۆ ئاینت چێ دەڵێ من مەسیحیم و تا خاچێکی لە من کرد و خاچەکە نیشاندا دەڵێ من مەسیحیم. یعنی هەم زبانی دەگۆڕێ هەم دینی. زانەکان دەڵێن لە مێشتی ئینساندا جینێک هەیە بەرپرسە لە ئیمان، یعنی نەک دینێکی تایبەت لە ئیمان، چونکە ئێمە هەر مرۆڤک ئەو بەجینەی خۆمان لە نێو عائیلە لە نێو خێزان لە نێو کۆمەلگا بە دینێکی معەن پڕ دەکەینەوە کە هەر یەکە دینێکمان هەیە جینێک هەیە بەرپرسە لە ئیمان، یعنی ئەو ئیمانە هەر کەس بە پێی دینی خۆی پڕی دەکاتەوە. بەڵام لێرە لەو سەدمەیە ئەو برا ئێزیدیا هەم زمانەکەی لە کوردیەوە دەگەڕێ بە ئەنگلیزی هەم دینەکەی لە ئیزدیەوە دەگۆڕێ بۆ چی بۆ مەسیحی. ئەو کەسەی کە عیلاجی دەکا بەڕاستی ینی من پێم سیر بوو، ینی من باسی ئەوە ناکەم ئایا ئەو کابرایە بەدینە یا ئەو کەسە مەسەلەن زانایە نا، بەڵام من نەتیجەی عملیەکەم دەوێت. تەمەشام کردووە لە 7 نمونەی ئەوروپی یەکە چەند چاک نەکراون، بەڵام ئەم دوو نمونە کوردی هەردووشی چاکران. ئەو بڵێن حەکیمە یا دکتۆرە یا شعبی کە شعبی کاری دەکام چاچی کاتەوە چاچی کردەوە چۆن بۆ خۆی یعنی لە تەجروبەکانی دەڵێ من لە بنی پێی دەدەم بەداری لە بنی پێی دەدەم. ئەگەر برادەران ئەو بەلگەی ژمارە 6مان نیشان بدەن لە زانستی چینیدا زانستێکیان هەیە زۆر کۆنەوە زۆریش مەشهورە، ئەوان خەریتەی ژێرپیان دۆزیوەتەوە دەڵێن هەر بەشێک لە جستەی ئێمە وەکو ڕسمەکان کراوە لە ژێر پێماندا شوێنێک هەیە تایبەت بە ئەو شوێنە تایبەت بە ئەو تۆ دەتوانی عیلاجی ئەو نەخۆشیە بکەیت لەسرە
لە ژێر پێی لە پەنجەی گەورە دەیکەی و ئەگەر بچنە ناو بگەڕێن تەمەشا دەکەن هەر شوێنێک عیلاجی شوێنێکی جەستەی تری پێوەیە لە ژێر پێی ئینسان. بۆیە ئەو کابرایە کە عیلازەکەی دەکرد بە جۆرێک لە زۆران بن پێی ئەو کەسەی دەکوتی لێ دەدا کە لێ دەدا و دوجار لە ماوەی بۆ خۆی گوتی لە 10 دقیقە هینایەوە دەرێ کە هینایەوە دەرێ ئەو برا ئیزەدیا زمانەکەی ئینگلیزی لە بێنما بوو وە کوردی قسە دەکرد و دینەکەی لە مەسیحی بووە بە ئیزەدی معنای وێ هەردوو جین لە ژێر پێدا تەسیری هەیە کە ئەو کەسە بە جۆرێک لە زۆرەکان کەم تەفاسیلەکەی نازانم چونکە ئەو وەکو نهێنیەکی خۆی ئاشکرای نەکردووە من ڤیددیۆکەم لایە بەڵام ئەو باشکرای نەکردیە چۆنی کردووە بەس ئەوەندەی تێگەیشتم کە لە ژێر پێی کوتویەتی دەرکەوت لە ژێر پێی ڕاتەسیری لە مێشتی جیناتی مێشتی کردووە کە پێشتر گۆڕاوە زمانە دایک خۆ لە بیرچووە لە کوردی بە ئینگلیزی قسان دەکا و دینەکەی لە ئیزەدی بووە بە مەسیحی ئێستا گەڕان نیەوە سەر ئەسلەکەی بە زمانە کوردی ئیزەدیەکە قسە دەکا و هەروەها گەڕاوە سەر دینەکەی خۆی کە ئیزەدیە ئەوە هەم نەخۆشەکە کورد بوو هەم ئەوەی عیلازیشی کرد بوو نمونەیەکی کەمان هەیە کوڕێکە بە ناویی هەیە ئەوش ناوی محەممەد بوو لە بەلجیکا بووە 2 سال عینی نەخۆشی دەگری ئەو زمانی دەگۆڕێت زمانی دەبتە ئینگلیزی بەڵام لەبەرەوەی نەخۆش دەبی لەوێ دکتۆرەکان 2 سال بەس مسەکین دەدەنێ هیچ عیلاجێکیان پێ ناکرێت هەرچی دەکەن تێی ناگەن و ناتوانن هاتەوە کوردستان و هاتەوە لای ئەو کەسەی کە لە کوردستان ئەم جۆرە تو بە شعبیە دەکا عینی شت بەڵام ئەوەی هەبوو ئەم کوڕی چەمچەمالی یعنی تونند و تیژ دەرچوو بوو دەویست خۆی بکوژی دەویست براکانی بکوژی جۆرە یعنی ئەوەی پێی دەڵێن دەست بزێو ببوو بە 2-3 کەسان دەیانگر ڕانە دەوەستا ئیتر ئەو بڵێن حەکیمەیە ئەو شعبیە ئەوی توبی شعبی وەکو ئەوە گرتی بردیە ژوورەوە و پاشی نایە دەرەوە ئینسانێکی ئەتیادی بوو وەکو گەڕاوە پێشانی خۆی زمانە ئینگلیزەکەی ڕۆیشت بۆ بە کوردی و باسی معاناتی خۆی دەکرد کە منەوەندە لە بەلجیکا بوویمە معاناتم هەبووە نەخۆش بووە بەڵام هیچ چارەیەکیان بۆ نەکردم لێرە ئەم بەڕێزا توانی نەخۆشەکەی لابەوە ئەو تونند و تیژەی لاب بە وە زمانەکەشی بگۆڕێ بێتەوە زمانی خۆی ئەلێرە ئەوەی گرنگە هەردووچیان مەسەلەن تۆ دەبینی زمانیان بووە بە ئینگلیزی کوردەکە نماوە و بە ئینگلیزی تەواو قسە دەکەن خەڵک کە قسەیان لەگە دەکە بە ئینگلیزی تەواو تیان دەگا بەڵام ئەمە دکتۆرەکان تۆ پێی دەڵێن نەخۆشیە بە هەر حاڵ بەس ئەم ئەوەی کە عیلاجی دەکات دێ بنی پێیان دەکوتێ هەردووچیان بنی پێیان دەکوتێەوە دەیانگەڕێنێتەوە سەر حاڵەتی خۆیان ئەم حاڵەتە یعنی پێمان دەڵێن زانستەکان زانستی کۆن و نوێ هەمووی پەیوەندی پێکەوەیە لە ئینسان ئەم زانستەی ژێرپێ لە چین زۆر کۆنا وە زانستی دۆزینەوەی جین بۆ تقریبا 25 ساڵێک پێشستا دەگەڕێتەوە دێت لەگەڵەوە تێکە دەکاتەوە لە ژێر پێدا جینێکی یعنی شوێنێک بەرپرسێ لەو جینەی مشک بەو کەسە دێ هۆی ئەوەی چینیەکان دەتوانن مەسەلەن گوتی کەسێک سەری بێشی پەنجەی گەورەی دەشێلن بە جۆرێک لە شێلانی تایبەتی هەیە یا مەسەلەن نەخۆشی جەرجی هەبی یا مەعیدەی هەبی یا ڕیخەلۆکەی هەبی هەر شوێنێکەوە ئەو ڕسمانە کرایە دێن ئەو لەکوێبی ئەوە ڕسمانە کرایە دەتوانن ئەو شوێنەی چاپکەنەوە ئەگەر نەخۆشیێکی هەبێ و شتەکەش سەرکەوتووە یعنی تەجروبێکی دوور و درێژی هەیە کە نەخۆشەکە لە ڕێگای دۆزینەوەی جینەکەی سەر و جینی مقابل لە ژێر پێی کە ئەم نەخۆشە چا دەکرێتەوە ئێستا ئەمە جینی DNA مانەیە ئەو جینەوە وتم جیرە بەرهەمە زانستیەکەیە ئەو بەرهەمە زانستیە وەکو پێشتری باشم کرد کارە گرنگەکانی کە دەیکات لەوەی گرنگتر جینە بچووکەکانی دەوە یا زانەکان دەڵێن ئەم جینە بە درێژکراوەیی
لە عەردەوە تا مانگ بچی بێەوە ناپسێ ینی ئەوەندە درێژە تۆ ئەمە پیا و بە جۆرێک لە ئەفسانەی تێدەگا کە شتێک لە ناو جستەی ئینسان بێ ئەوەندە درێژ بێ بچێتە سەرمانگ و بێتەوە درێژەکە ئەوە بێ بەڵامی تر زانەکان وا دەڵێن ئەوەی گرنگە ئێمە دەمانەوێت لە 2000 مەسەرەن گوتمان کۆپیەکان کراون جینەکان هەن لە ئەفسانەدا هێمایەکمان پێدەدا کە کراوە لە ناو دین هەتا گەر تەمەشا بکەین من لێرە باسی ئاینی مەسیحی و جوو ئیسلامیشم کردووە کە لە هەستێ کتابی پیرۆزدا باسی دروستبوونی ئادەم و حەوا دەکەن لەوێدا جۆرە کۆپیکردن هەیە مەسەڵەن تۆ دەتوانی دروستکردنی حەوا لە جەستەی ئادەم بە جۆرێک لە کۆپی بزانی ینی ئینسانێک لە ئینسانێک دروست کراوە بەڵام بە خصوصیەتی تر کە دیارە پێویستیەکی بڵێن ژیانی ئەخلاقی هەیە ئەوەیان پیاوە دەبێت ئەویان ژن بێ لێرە ئەمە کۆپیەکە کراوە لە گوتمان لە جیا لە دار لە مێوە لە حیوانات و گەیشتە ئینسانیش کۆپی کراوە کابراایەک مناڵێکی 2 ساڵی دەبرێت مناڵەکە هەر تازە مردووە زارەکان دێن لەو جینێک وەردەگرن و لەو جینە مناڵێکی بۆ دروست دەکەن وەک خۆی وەک مناڵەکە یعنی دۆستی دەکەن ئەو دایک و باوکە بێ ئومێد نابن و مناڵەکەش گەورە بووە وە زۆر نمونەی تریشەیە لە دنیا بەڵام لەبەر ئەوەی وەکو گوتم دووشت هەیە دین و ئاین و قانون زۆر ڕێگە نادەن بۆ ئەو شتە بەڵام زانەکان ئیشخوان دەکەن لە نێو وختەبەر ئێمە دەچینەوە سەر ئەوەی مەبەستمانە کۆپیکردنی زمانە باشە ئێمە تەمەشامان کرد لەو هەموو سیلسلەی مەسەلەن لە 70 نمونەی کە هەیە ئینسانێک بە سەدمە زمانی دەگۆڕێ بۆ زمانێکی تر یا بۆ چەند زمانێکی تر ئێمە نەزەریەکمانەیە ئەگەر شتێک زۆر جار ڕوویدا یەک نەوە ڕوویدا کە ڕوویدا یەک جۆر ڕوودان بوو لە ڕوودانەکە یەک کاریگەری هەبوو لە کاریگەریەکە یەک ئەنجامی هەبوو معنای ئەوە نەزەریەیە معنای نەزەریە ماداوێ ئەو هەموو جارێ کە ئەم هەموو خەڵکە لە هەموو دنیا سەدمە دەیانگری زمانیان دەگۆڕێ بۆ زمانێکی تر معنای وێ ئەمە عملیەکی زانستیە لە سروش دەیکا بەڵام زانەکان کە دۆزیانەوە لە مێشک جینێکەیە بەرپرسە لە مێشتی ئینسان لە زمان و قسەکردن ئەو جینەیان دۆزیەوە ئیتر دەتوانن دەستکاری ئەو جینە بکەن بۆ ئەوەی چ بکەن مادام سوتفە زمانێکی نوێ کۆپی دەکا لەناو ئەو جینە ئەی بۆ زانست نەتوانێت کۆپی بکە زانستی دەتوانێت زمانێک کۆپی بکە ئەو زمانەی کە دەوێت بۆیە ئێستا ئەگەر برایانم بەڵگەی تارە منیشان بدەن بەڵگەی چارەم ئەوەی کەپسولەکەی ئەمە ئەوە ڕسمەکەی ئەو زانایە ینی کۆلاس نیگرۆپۆنتی زانایەکە من کتێبەکەم لە 15 چاپکرا لە 2015 ئەو لە 2017 لە ئیعلانێکی بڵێن زانستێکی نوێ بۆ خۆی ئەوە پسپۆری لە مێشک و لە کۆمپیوتەرەیە و زۆر کاری گەورەی لە دنیای کۆمپیوتەر کردووە بە تایبەت کۆمپیوتەرێکی دروست کرد بۆ منداڵان کە زۆر تایبەت و زۆر هین وە زۆر کاری گرنگی کردووە یعنی ئەگەر بچێ ناو تەفاسیلی ژیانی داهێنانی گەورەی کردووە ئەم پیاوە ئیعلانی کرد گوتی من ڕۆژێک کەپسولێک دروست دەکەم تۆ کە فێری بخۆی یەکسەر فێری زمانی ئینگلیزی بی بە سعاتێک فێری زمانی ئینگلیزی بی مجرد بە خواردنی ئەو کەپسولە ئەوەی ئەو برادەرە دەیکا لەبەرەوەی وەکو گوتم اختصاسی لە مێشکە لە بایۆلۆژی تەبیبی و لە زانستی کۆمپیوتەر خۆتان زان ئەم دووەش پەیوەندی زۆریان پێکەوە هەیە یعنی کۆمپیوتەر لاساییکردنەوەی مێشتی مرۆڤە بەوەی ئێستا ئەمە ئەگەر بمەوێ من فێری زمانێک ببم چەند ڕۆژێک و ماو ساڵم دەوێت ئەجارێ باسی کۆپی ناکەین بەڵام لە کۆمپیوتەرە لاپتۆپەکەت کۆمەکەت دۆ دەتوانی ئێستا زمانێکی نوێ دابزێنی و ئەو زبانە بتوانی پێی بنووسی و بەکاری بینی معنای وەیە ئەگەر لە کۆمپیوتەرەکە دەتوانین کە کۆمپیوتەر لاسایی مێشت کراوەتەوە لە مێشتی ئینسانیش کە سوتفە هاتووە چەندان زار و لەمەوەتی مێژوو هەیە بە سوتفە زمان دەگۆڕێ بۆ زمانیشتر یا بۆ چەند زمانی تر ئەی بۆ زانست کە توانی خەریتەی جسمی ئینسان بدۆزیتەوە وەکو زانەکان باز دەکەن لە ئیعلانکردنی DNA دەرێن ئێمە کتێبی نەهێنی بەشەریەتمان دۆزیەوە
ئەو کتێبی نەهێنیە کە دەستی زاناکان چۆن ناتوانن بێن مرۆڤ فێری زمانێکی تر بکەن بە کتوپڕ یعنی یەکسەرە. ئەو زانای ئەوە ئیعلانی کرد دەڵێ من کەپسولێک دروست دەکەم، ئەو کەپسولە مرۆڤ بیخوا فێری زمان بێ ئینگلیزی بێەوە بتوانێت شەکسبیر بخوێنێتەوە. لێرە ئەوەی من کردبووم بە نەزەری بوو، چونکە من نە تەبیبی بایۆلۆژیم و نە پسپۆرم لە تەکنیکی کۆمپیوتەر، بەڵام من بە پێی نەزەری لە ئەفسانەوە هینام تا گەیشتمە دنای. دوجار گەیشتمە ئەو نەتیجەی کە ڕۆژێ دێ مرۆڤ لە ڕێگەی کۆپیکردنەوە فێری زمانێکی نوێ یا چەند زمانێکی نوێ دەبێت. بەڵێ ئەم زانایش هات ئەمەی تاکید کردەوە، گوتیەوە من کەپسولێک دروست دەکەم، ئەو کەپسولە هەر بچکەی بخوا و دەژڵێ، یعنی ئەو بۆ هەر ئینگلیزی نیە، دەتوانی هەر زمانێک تۆ لەو کەپسولێکی تایبەتی بۆ دروستکەی یا کەپسولێک دروستکەی فێری هەموو زمانەکان بکە یا چەند زمانت بکاتن. خۆی ئەمە زانستە. ئێمە زۆر جار یەکێ لە زانەکان دەڵێ وەکو بەرخەدۆلیان دروست کرد، دەڵێ لەمە دووە هەر کارێک گوتمان دەیکەن نەڵێن ناتوانن، زۆر جار گوتمان دەیکەن و گوتوان ناتوانن و دوزار کردمان. لەبەرەوەی زانەکان دەکەن زانست چیە؟ زانست پێ بە پێ دۆزینەوەی نهێنی ئەو کەونەیە. من بۆ خۆم ڕەئیم وایە ئەم جەستە بچووکە ئینسان بەقەد ئەو کەونە نەهێنی تێدایە. یعنی نەهێنی ئەوەندەی کە ئێستا زانست ئیشی کردووە هێشتا لەسەر توێکلی سەرەوەی جەستەی ئەو کەونە و جەستەی ئینسان ئیشی دەکات. بەڵام ئەو کتێبەی کە دۆزراوەتەوە لاپەڕەی یەکەمی خوێندراوەتەوە و زانست بەرەبەرە دەچێتە ناو تەواوی کتێبەکە و دوجار کاری وا دەکات کە ئێمە هەندێک زار لێ دەترسێن. مەسەلەن تۆ باسی ڕۆبۆت بکە، دەڵێ ڕۆبۆت دروست دەکەن ئیش دەکاتن و ڕۆبۆتەکە دەبێت بە موزیع ئەخبار دەخوێنێتەوە، تەمسیل دەکا، شاگردی دەبێتە شاگردی مەتعەم و خواردنت بۆ دێنی. ئێمە دەکەوێنە ناو فەزایەکی لەو فەزا واقعیە خۆمان ڕەنگە ترسێکمان بێتە سەری برێن، هەموو دەورمان بێتە کۆمپیوتەر بێتە ڕۆبۆت، ڕۆژێک ڕۆبۆت بێ بە شەقانیشمان بداتن. بەڵام زانست کە بە درستی بەکار هات کاری خۆی دەکا و ئەوەی گرنگە لە زانستدا لە خزمەتی مرۆڤایەتی و مرۆڤ بەکار بێت، نەک بۆ خزمەتی وڵاتانی دەسەڵاتدار و شەڕ و بەکارهێنانی وڵاتە دواکەوتوکان ئەوە. یعنی زانست سنووری بۆ لە خزمەت مرۆڤ بێ و بۆ هەموو مرۆڤایەتی بێ و لە دژی مرۆڤ بەکار نێتن. من وابزانم لێ ئێرە ڕادەگرم دیارە پرسیار هەندێک دەبینم دێتە سەر شاشەکە، ئەگەر هەر پرسیارێکە بی هەر شتێکە بی ڕەنگە زەحمەت بێ من بتوانم کتێبێک کە بە وردەکاریەکی زۆرەوە لە 160 لاپەڕەدا نەزەریەک تەرحکراوە بتوانم هەمووی لە چەند دەقەیەک بخەمە بەرچاوتان، یا بتوانم ئیقناعتان بکەم کە من کە دەڵێم مرۆڤ بە کۆپیکردن فێری زمانێکی نوێ دەبێت بتوانم کورتەی ئەم نەزەریە لە مێشتی ئێوە جێ بکەمەوە تۆ بڕوا بم دەکەی، تۆ حەقی خۆتە بڕوانەکەی، بەڵام حەقت هەیە بپرسی و ئەمنیش ئەوەندەی بتوانم وەڵامتان دەدەمەوە. من جارێکتر سوپاسی برای بەڕێزم دکتۆر هینداد دەکەم و ئەکادیمیاکەی و سوپاسی هەموو ئەو بەڕێزانش دەکەم کە ئامادە بوون گوێیان لێ ئەوە دواتر گوێ دەدەنە بەرنامەکە. ئێستاش من ئامادەم بۆ هەر پرسیارێکی هەر دەستەکانت خۆش کاک دکتۆر، زۆر زۆر سپاس لە بۆ خستە ڕووی ئەو تیۆرە کە ئەویش فێربوونی زمانە بە لە بەرگرتنەوە. ڕەبتێکی جوان و سەردێکی جوان بوو هەم لە ئەفسانە و هەم لە کۆنەوە دوای ڕەبتکردنی لەگەڵ زانستی نوێ و دوای لە کۆتاییش هاتنە سەر ئەوەی ئەگەر بتوانێت با بڵێن زمانێک کەسێک بتوانێت زمانێک لە کتوپڕوا فێر بێ بۆ نەتوانێت بە بەرنامە فێر بێ، بۆ نەتوانێت بەرنامەی بۆ دابدرێ بەرز نییە بە کەپسولێک بێ، مەرز نییە. ڕەنگە ئێستا هەم تەکنەلۆژیا زۆر بڵاو بۆتەوە، ڕەنگە تەکنەلۆژیا یەکێک لەو هۆکارە نەبێت کە بەهۆیەوە دەتوانی بە خێراترین شێوە هەر زمانێک بتەوێ فێری بی. وەک دەزانی ئێستا تەکنەلۆژیاش دکتۆر هەمان ئەو کارە دەکا. مەسەلەن جیهازی تەرجەمە هەیە، جیهازی زۆر بچووکە لە هەمان کات بە هاوکات لە بۆ 30 زمانی دنیا هەر قسەیە کە دەیکەی بۆ دووەردەجێڕێت. تەنانەت ئێستا وێنە زۆر بە ئاسانی کامیرەی مۆبایلەکەت لەسەر وێنەیەکدا بنێت کە تێکستی زمانێکی تری تێدا بێ لە بۆ دووەردەجێڕێ تا چەند دقیق نییە، ئەوە شتێکی ترە، بەڵام ئەسەرەکە وا دێت وا خەریکە دێتە دی.
لەبەرەوە ئەو نەزەریەی ناو لێ نابوو لێکۆڵینەوەی زانستی پێشبێنی کارەنە مەبەستەکە بۆ دەم و دەست و بۆ ئەو کاتە نییە بەڵکو بۆ داهاتووە ڕەنگە وا خەریکە ئەو پێشبینیە ڕەنگە لە نزیکترین کاتا بێتە دێ و لە بواری تەرجەماوە خەریکە سەری هەڵداوە وەکو دەڵێن جیازێکی زۆر بچووکە هەمان کە دەم و دەست قسە دەکەی یەکسەر حەقتەیە بە کلیکێک بۆ 30 زمان تەرجەمەی بکەی هەر زمانێک بە خۆت بە اختیاری خۆت بکەیت داوە یەکێکە لە شێوازەکانی وەکو فێربوونی زمان تەنانەت ئێستا ئەو زیرەکی دەرسکردەی کە ئێستا وا خەریکە هەرای ناوەتەوە لە دنیا بەشێکی زۆری زمانەکەیە تۆ ئێستا هەر ئەمڕۆ بۆ خۆشی ئەمن لەگەڵ چات GPT کە زیرەکی دەستکردیان هۆشمەندی دەستکردە هەر بە مۆبایلەکەی خۆم داوام لێ کرد شعرێک لەسەر قەڵای هەولێر بنووسێ بە زمانی ئینگلیزی شعرێکی نێزیکەی 20 دێڕی دامێ کە زۆر وەزن و قافیەشی هەبوو زۆر بە ئاسانی هەتا داوام لێ کرد شعرەکە بە سلوب و بە شێوازی شکسپیر بۆم بنووسێ هەر هەمان شعری گۆڕی بۆ ئەو شێوازە داوام لێ کرد تەرجمەی عەرەبی بکە تەرجمەی عەرەبی کرد بۆم داوام کرد بە کوردی ڕەنگە لە کوردیەکە هەندێک کێشەی هەبوو بێ بەڵام کردی یعنی بەڕاستی ئەوانە هەمووی وەکو دەڵێ هێمای ئەوەن کە ئێمە لەسەر ئەو ئاراستەیەین بتوانین زمانیش بە کۆپیکردن فێربین زمانیش بە کتوپڕی بە دەم و دەست پێویستی بە خوێندنی درێژخایەنی مەکتەب و خولەکان و سنتەرەکان و بەوانە نمێنێ ئەو جە من ناڵێم بە گولازێک یان بە کەپسولێک من ناڵێم بەوە بەڵام شێوازی تر زۆرە من زۆر سوودم وەرگرت لە ناوەڕۆکی بابەتەکە بە دڵنیاییشەوە کتێبەکە دواتر بە وردی ورتر دەخوێنینەوە هیوادارم هەر سەرکەوتوو بی پێشنیازی ئەوەشم کرد لەگەڵ کاکدکتۆر بەڕێزان هەر ئەو کتێبە یان ئەو نەزەریە بە پوختیش تەرجەمە بکرێت لە بۆ زمانەکانی تر چونکە بەڕاستی هیچی کەمتر نییە لە نەزەریاتی تری کە ئێستا باوی هەیە لە فێربوونی زمان دەشکرێ وەکو گوتمان بە پوختی بە بابەتی زیاتر لە 2015 نووسراوە ئێستا ئەکید شتی زۆر زیاتر هاتووە هەم پاڵپشتی بەڵگەکانی ئەو دەکەن هەمیش ڕەنگە شتی نوێتر هاتبێتە سەری و ئەو کتێبە چاپی دووەمی بکرێت بە دەوڵەمەندکراوی و بە پێداچوونەوە و بە زیادکردنی نمونونەکانیشەوە من لەلای خۆمەوە زۆر سوپاس دەکەم ئێستا بە هەندێک سەرنج و تێبینی بەشداربووان وەگرین وابزانام دوو کەس دەستیان بەرز کرد بوو ئەگەر دەستیان قسە بکەن یەکیان بورە ناوەکان لەلای من تۆ ڕزگار گوتی قسە دەکەم تۆ ڕزگار ئێستا مەجال دەدەم بەس بابزانم چییە دەستی بەرز کردەوە بەگەڵت نەبم سازان مامۆستا سازان سید گوڵ مامۆستا سازان فەرموو دەتوانێت قسەی خۆت بکەیت ئەگەر پرسیارێک یان سەرنجەکەت کورت بکەوە لە بەرەوەی بەشداربووانی زیاتر بەشدار بن فەرموو پێشەکی دەستخۆشی کاک دکتۆر دەکەم بۆ ئەو بابەتە پرچێژە سوود بەخشە بەڕاستی ئەمەی بردە دنیایەکەوە بە نمونە دوو نمونە تاوا نابێ ئەو تیۆری بەڕێزە بەڵام بە سەریعی باسی بەراوردکردنی ئەو تیۆری بەڕێز و لە نمونەی زانستی ئەوڕۆدا وەچی چاندنی پەنجەکەیە با بڵێن لە ئەفسانەکە باسی کرد قودان و یان برایەکی وەچی وی ئێستا لە دنیای ئەوڕۆدا ینی بۆ دوایە شتەکەم لەسەر ئەوانە خوێندەوە جێتانێ مەکاک دکتۆر ستەمسێڵ مەبەستی چێخانە بنەڕەتیەکانە لۆچی ئێستا بەکاردێ لۆ ئەو کەسانێکەوە ئۆتیزمیان هەیە بەڵام بە شەرتێک داک و بابک دەبی منداڵێکی مەسەلەن ئەو منداڵی کە بویانە لە ڕووی زمان و جەستەوە هەندێک لەگەر مناڵی ئاسایی زۆر جایە هەڵدەستن بەچە ستەمسێڵ چێخانەی بنەڕەتیە پاش ئەوەی کە قەرار دەدەن منداڵچکیان بین لەو وێڵاشی سێڵ دەردەینن یعنی خەلایە دەردەینن و ئەو خەلایانە چی لێ دەکەم تەسفیە دەکەم کە لایانی جینێتیکی ئەوەیە یعنی ساغا ئەوجا ئەوەی باسی ئەو پرۆسەی ئەوەکە ناکەم زانستێکە کووە طبعاً دایکیان ئەو کەسانە کە بزەبت لە سەدا 70 چابوونە ئەوانەی کە نەخۆشی ئۆتیزمیان هەیە ئەوە چی بە بیرمهێناوە وەکو مەسرحیەی هەبوو نەبووی ئەوە ڕەجەب ئەمە لێرە ناسکە دەوری دەبینیکەوە ڕەجەب چاکاتن لە کابرایەکی جێژ و حۆل و دەکاتە کابرایەکی
يعني ڕێز بگیرێ لە ناو کۆمەڵگەکەی خۆی هەرچەندە ئەو مەسرحەی ڕەجەبیەکە یان نازانم بۆچی بڵێ کۆپیەکە لە مەسرحەکانی شێکسپیر بزەبت ئێستا بیرم ناکەویتەوە بەڵام کە ئەو مەسرحەی ڕەجەبمری لەگە شێکسپیر زۆر بەراوردێکی ئەو توی تێدانە عینە شتنیترما هەیە لە ساڵی 1970 مێری شێڵی ئەوە ڕۆمانێکی بە ناوی فەرەنکشتاین نووسی کە باز لە تەبیب دکتۆرێک دەکات دەستی پارچەی دەستێک سەرێک لە جسمی مردووەکان خڕ دەکاتەوە و شخصیەتێکی لێ دروست دەکات دوای ئاخری بەخراپی لەسەری دەشکێتەوە بەڵام لە زانستی ئەو ڕۆما ئێستا چاندنی چاو هەیە دڵ هەیە جەرگ هەیە ئەوانە مەسەلەن ئەگەر ئەو کەسە ئەو دڵی لۆ نەهاتوە ئێستا مردبوو کەسی لە کەسێکی مردوو ئێستاوا ئەو کەسە ژیانی ئاسایی خۆی دەباتە سەر بنسبەت عینە لە دەستدانی زمان ئەوە من ئەمە عنی لەگەڵ پیاوەکەم ڕۆژە سەفەرێکمان کرد ساق تەکسێک عینە نشتی لۆ باس کرد سوبحانەڵڵا گوتێم تووشی ڕووداوە بوو هەستامەوە لە قەسخانە بە هەندی قسەم دەکرد ئەمش زۆرم پێیان کرد ئەو کاتە عنی هیچ لەسەر زمان و ئەو شتانە زۆر نەخین بەڵام ئەو ڕووداوانە ئێستا مەسەلەن بەڕێزکار دکتۆر ئاماژەی پێکرد کە ئەوە پێشتنی زانیا لە ئەوەی کە دۆکمنتەریەکی تبینیم عینەن شت ڕوودا و کابرا لە یەکێک لە دۆلەکان ئەوروپا تووشی حادیسە هەستا بۆ بە ئەوروپی قسەی دەکرد بە ئیتالی قسەی دەکرد دەی بە حەیاتی نەدیتیتم نەبیستیتم بەڵام جارێک کە عینەن شت باس کرایە کەسێک ئەوە بە بەڵگەوە هەستای تۆ زمانەچکەی قسە کردێ بەڵام ئەو زمانە کە زمانی خۆی نەبوو زمانی دایک نەبوو یان دینی خۆی نەبووە ئەو پێشتر وێنەی هاتۆتە بەرچاو وێنەکەمە بەستم لە دەنگەکان لە زمانەکان ئایا بەڕێ ڕادیۆ بی تەلەڤیزیۆن بی بەڕێ کۆنتاکت بی هەرچەندە نەیزانیا بەڵام مێشک تەقەبولی وەرگرتنی دەکات بەڵام ئەمە تااقەت و ئەو قوتەمان نییە بە بیر خۆمان بینینەوە لەبەرەی پراکتسمان نەکردە لە حالەتێکە کە تووشی حادسەک دەبی چ پاڵنەرەکەوەی لێ دەکات ئەو سێڵانە کە جەناب ئاماژە پێکرد کە بەشێکی مێشک وا لێ دەکات کە بە زمانەچکە قسە بکاتن ئەو جەهێزی لۆ دەڕواتن یان بە شێوەک دەبتە پاڵنەرێک زمانکە خۆی لە بیر دەچیتەوە ئەو زمانێتر دەئاخاوتیان دێتە گۆ ئەمە شوا دەکات کە سندوقی مەمۆری زمانەکەی خۆی بیر بچێتەوە بۆ کاتێکی بۆ هەتایە یانش بۆ کاتێکی دیاریکرا زۆر سپاس دەست خۆش مامۆستا سازان زۆر سپاس لە بۆ زانیاریەکان کاکتۆر دەتەوێت هەندێک پرسیار وەرگین دوایی پێکەوە دکتۆر ڕزگار وەبزام نامەی نردبوو توێگەر مەزان هەبی هەندێک سەرنجم هەیە دکتۆر ڕزگار شێروانی کاک دکتۆر فەرموو دەتوان مایکەکەت بکەیەوە فەرموو السلام عليكم. عليكم السلام دكتور ڕزگار دەستخۆشی دەکاتۆر بەڕاستی بەشێوەی جوان پێشکەشی کرد و زانیاری جوان کەمێک دەنگ دکتۆر ڕزگار گیان بەخێر بێ کەمێک دەنگەگەر دەنگم باش نییە هەندێک نزماگە تۆزە ئێستا باشە یان باشە ئێستا باشە دەستخۆش دکتۆر داوای لێ بردو دەکەم ناو جارەکە دەستخۆشبی جەنابەت جێدەستی دیارە لە گراسی ئەفسانە فۆلکلۆر و باڵادەستی لەو بوارانە بەس بە خۆتان دەزانن ئەفسانە و فۆلکلۆر جودا و مەیدانی زانستی جودا زانستی معنای بەڵگە لێکۆڵینەوە تەطبیق تاقیگە نەتیجەی مەلموس نەک تەنها جێڕانەوە و فڵان گۆتی و فیسار گۆتی ئەوە لە قیمەتی زانستی زیاد ناکاتن بۆ شتانە و ناوێتە بەڵگە ئەوەی ئەمە بزانم پێم خۆش بێ ئێستا ئەخسایی مەسەلەن فیسیۆلۆجی پارەندامزانی نیورۆلۆجی مێشک و دەمار دەرونی بۆ ماوەزان لێرە قسەیان کردایە یان لە کاتی دیکە قسەمان بۆ بکەن ئینشاءڵڵا لەو مۆزوعانە بەس لەبەرەوەی ئەوانە لێرە ئامادەی من لەوانەیە ئەمن بە ناچاری چەند سەرنجێکی زانستی بڵێم کە لەوانەیە ئەمن 100% ڕاست نەبم بەس ئەوەندەی ئەمن معلومات نەبی باز دەکەم یەکەچیان دەربارەی کلۆنی ئەوەی کە پێی دەڵێن کۆپیکردن وەکو مەڕەکەی دۆلی ئەوەی ئەمن بزانم زۆربەی نمونەکان کە تا ئێستا کرانە بە عەمەلی لە توانای فێرتیلیتی و پرۆدەکشن یعنی زاوزێ و
وەچەخستنەوە سەرکەوتی نەبوونە بەو دەرەجەی کە زانست دڵنیابی لێ. محاولات زۆرە بەڵام نەگەیشتن ئەو مەرحەلەیە. و هەروەها بەنسبەتی جینێک کە سپێسیفیک لە بۆ زمان فێربوون نییە، و جینێکی معەیەن دیاریکراو کە ئەو مەهامەی پێ سپێرگرا، یعنی جینێک کە سپێسیفیک بی لە بۆ مۆزوعێکی دیکە باسی ئایدیا و ئاین و بیر و باوەڕ و ئیمان، ئەوەشیان نییە، هەتا ئێستا دیاری نەکراوە بۆ شێوەیە. جین دەورێکی هەیە بەگشتی لەو شتانەی کە باسمان کردین، بەڵام جینێکی دیاریکراو بۆەوە ناسراوە بی، ئەوە هەتا ئێستا دیاری نەکراوە. محاولات هەیە و خەیاڵی علمی هەیە لە مستەقبل چی زەرعکەن لە بین توێکی مێشی ئینسانی کە زمانی جاهیزی پێداری، ئەوەی کە زمانی بێگانە بە حازری بێتە ناومێشتمان و ئەمە وەکو بەرمەجە بکرێن لە بۆ فێربوونی بەبێمان بوون. ئەوانەی کە پاشی زەبری شۆک و CBA یعنی زەبری مێشی ئەوانە تووشی ئەوە دەبن زمانێکی بەفوزایی، زمانێکی نوێ غێری زمانی دایکیان، زمانێکە پێشتر ئەو نەخۆشە زانی بێتی دەست بە سەکردن بۆ زمانە بکە، بە جوێرەی زانست هەتا ئێستا شتیوان نەبووە، بەڵام یاردێکی دیکە هەبووە، ئەویش دۆڕینی ئەکسنت، یعنی مەسەلەن ئەو جەنابەت کاکتۆر باست کرد لە زاراوەی سۆرانی و کرمانجی کە چۆن گۆڕی بوو لە بۆ کرمانجی، لەوانەیە ئەکسنتەکەی گۆڕیبی نەک زمانە چ جای زمانی هندی یان ئەوە بە هەموو جێرانەوە چیش ئەمە نابێ پشتی پێ بەستین. هەتا بەتای خۆمان و یەک دوو دکتۆر و زانست و زانستخواز و تاقیگەر نەیسەنین. دەربارەی قسەی ئەو بەشدار بووە بە ڕێزەی کە باسی ستێنسەلی کرد لە بۆ چارەسەرکردنی ئۆتیزم، دەستی خۆشببوون ناحەزێکی زۆر باش بوو، ئەوەش ئێستا وەکو زانست دەڵێتن تەواو چارەسەری ئۆتیزم ناکە، بەس هەندێک سیفەتی یان بیهێڤیر و هەندێک ئەبیلیتی توانە ڕەفتاری لە ئۆتیزمەکان باشتر دەکات. ئەمە زۆر سپاس و زۆر دەستخۆشی لێ دەکات. سەرکەوتوو دەست خۆش کات دکتۆر ڕزگار. سپاس. بەزیەک پرسیار دکتۆر ڕزگار اختصاصی جەنابن زەحمە نەبی؟ تیشرزانی رادیۆلۆژی. سپاس دکتۆر ئەو دووە جوابدەوە، ئەگەر ئەو یەک دوو کۆمنتیش هەیە دوای دەیخوێنینەوە. بەڕاستی سپاس بۆ مامۆستای دکتۆرانی بەڕێز کە دکتۆرە سازان هەر معلوماتەکانی زیاد کردێتانم برێ معلوماتی زیاتر داینێ. من هەر بۆ پشتگیری ئەو دەڵێم لە ئەفسانە و ئەدەب پێش زانست کەوتن و ئەوانەی لە ئەدەب و خەیاڵی زانستی هەبوو دوجار زانست هات لەوێوە ئیسفادەی کرد. ئێمە ئەگەر تەمەشا بکەین لە ئەفسانەی کوردی باسی زۆر شت کرا، مەسەڵەن باسی ئاوێنەی دنیابین کراوە. لە ئەفسانەکەدا پاشایەک ئاوێنەیەکی هەیە تەمەشای هەر کوێ دەکە ئەوێ دەبینی. ئێستا هەمومان ئەو پاشایانی و دەتوانین لە کۆمپیوتەرەکەمان لە هینەکەمان کوێن دەرەی بمانەوە بیبینین. یعنی لە زانست لە ئەفسانەدا و لە ئەدەبدا لەم دووە پێشی زانست کەوتن و زۆر ئیشارە تیشتیان هینە، چونکە مامۆستاجیان وەکو گوتم چ ئەفسانە چ ئەدەب چ زانست بەرهەمی مێشتی مرۆڤە، مرۆڤ کاری پێدەکاتن و مرۆڤ تێدا بەرهەم دێنی و خەیاڵ وەکو دایکی هەموو داهێنانەکانە لە داهێنانی ئەدەب و ئەفسانەوە بگرە بۆ داهێنانی زانست. بۆیە یعنی ئێمە وەکو گوتم لە بینی هیچ زانستێک من دیوارێک نبینم، زانستەکان هەموو تێک دەکەنەوە، وەکو برای بەڕێزم دکتۆر هیمدادیش گوتی زانستەکان هەموو هاوبەشیەکن لەوەی کە شت بەرهەم دێ. پێشان عەقلێ دوا بوو هەندێک زانست هەیە زانستێکی تر تەلاقداوە هیچ پەیوەندی بەو نییە. نەخێر هەموو زانستەکان لە زانستی مختبەریەوە بۆ زانستی خەیاڵی بۆ زانستی ئەدەبی بۆ هەمووی پەیوەندی پێکەیە و کەم و زۆر. بەڵام چێ دەتوانین دەبێت ئێمە هەموو پسپۆرەکان لە پسپۆریەکی تایبەتەوە دانەمینین بچینێ ناو چەندین
سپۆری تر بۆ ئەوەی ئەو ڕێگایانە بدۆزینەوەکە پێچیان دەبەستێتەوە. لەبەرەوەی تۆ تەماشا دەکەی ئینسان جەستەیەکە، ئەو جەستەیە بیکێشی بە کیلۆ چەند کیلۆیەکە دیارە پێک هاتێ لە ئێسک و گۆشت و ئەمە، بەڵام تۆ وەرە لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی بایۆلۆجیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی زاکیرەی قەدیمەوە لە سەدان شێک ئەوەی بکە کە لەنا ئەو جستەی ئینساندا بێ سنوور زانیاری هەیە، بێ سنوور زانیاری هەیە. بۆیە یعنی ئێمە زانستی ئێستا بەرە ئەوە دەچی یعنی بە کۆمەڵی زانستێک ئیش لەسەر زانستێک بکرێت، وەکو بەڕێزیش گوتی پێم وایە دکتۆر ڕزگاریش گوتی دەبێت زۆر پسوەر هەبن ئیشی تێدا بکەن، لە حەقەتدا ئەوە ڕاستە. یعنی بەڵام چییە ئێمە لە وڵاتی ئێمە هیچی جەماعیمان نییە، نێوەندی ئەکادیمیمان نیە قبولی فکرەی نوێ بکە. من ئەمە چەند ساڵ ئەوە هەیە، ینی هەتا نا ئەدەبیەکان تێم گەیشتن، ئەوانەی خەریکی ئەدەب بوون، نا ئەوانەی بایۆلۆژی، من برادری دکتۆری بایۆلۆژیشم هەبووتی من تێ ناگەم، هیچ نازەم، یعنی قبولی ناکەم و تێشی ناکەم. ئەمان حەق نییە، چونکە هەموو شتێک دەبێت ئیسالی کۆلیتەوە لەگەڵی بژی و ڕووداوەکان. باسی ئەوەش کە دکتۆرزان کە تەکسیەک بە هەندی قسەی کردی، خۆزگە ئەم نمونانە لە کوردەواری کەهان هەمومان دەمان بینین و پرسەتی ئەوە دەبوو پرسیاری لێ بکەین لەگەر شخصەکان بدوێن. ئێستا لە ئەوروپا مەسەن دەتوانم دەیان ڤیدیۆ بینم کە کەسەکە دێ لە بەرامبەر دکتۆر لە بەرامبەر ڕاگەیاندن قسە دەکا مەعاناتی خۆی دەربڕێ، بەس لێرە دەشاردرێتەوە. نابن بە زانست، نابن بە کەرستەیەکی زانستی. من ئەو دوای بینیم کە بە سوتفەیەوە بینیم و لە کوردەواری هەم نەخۆشەکە کرد و هەم ئەوەی چارەسەری کرد بوو. بۆیە ئێمە هەم کۆمەلگەمان و هەم دەستگا ئەکادیمیەکەمان پێویستیان بە بەرنامەی تر هەیە کاری ترکەن کە قودرەتی لێکۆڵینەوەی دیاردەکانی ناو کۆمەڵیان هەبێت. ئێستا کۆمەلگای ئێمە دەیان دیاردەیتدایە کەس باسی لە ناکە، هەر لەبەر ئەوەش ئێمە مشکلەکانمان حەل نابی، چونکەمە هەر گرفت زۆرە بی و کەرەکە دەکا و پێڕاناگەین حەلی بکەین. من نازانم پرسیاری تایبەتی هەبوو نازانم، بەڵام بۆ دکتۆر ڕزگار مسپاسی دەکەم کە تۆ بایۆلۆژی لێرەی زۆریش ئاساییە. ئەگەر لە هەندێک شت ئێمە ڕئیمان وەکو یەک نەبی، مەسەلەن لە بەرخەدۆلی خۆی هەواڵەکەی کە من خوێندیمەوە دەرێ بەرخەکە دروست بەرخەدۆلی و پێگەیشت دوایە لە بەرانێکی چاکرا و ئەو بەرخە دروست کراوە بەرخێکی بوو وەکو بەرخی ئاسایی. هەواڵەکە وا دەرێ من نەمدیوە بەڕاستی مەسەلەن خۆتەزانی ئەم شوێنانە پێ نابین لە ڕێگای نێوەندە مەسەلەن هەواڵە زانستەکانەوە پێدەگەن، لەوێ دەرێ بەرخەکە چاکرا لە بەرانێکی ئاعتیادی و کە چاکرا بەرخێکی ئاسایی بوو. ئەو بەرخەدۆلیەی کە بە کۆپی دروست کرا ئەگەرەوە نمونەیەکیش بێ، نمونەیە معنای وێ نمونەی تریش سەر دەکەوێت. وەکو گوتم نمونەی بەرخەدۆلی 274 هەوڵ دراوە 2000 توانی، یعنی ئەم پش و درێژەی زانست ئەومان پێ دەڵێ هەموو بربەستەکانی خۆی دەبڕێ دەتوانێت شتەکانی تکە بێوکە. باسی ئەوەی کرد کە دەڵێت جینی تایبەت بە زمان و جینی تایبەت بە ئیمانیە، من ئێستا لە پەڕەکە نایدۆزمەوە، هەردووچی جینەکان ناوی درایە و ڕقەمیشی دراوەتێ لە زانستی جینەتیک، ناوی هەیە و ڕقەمیشەیە گەر بگەڕێ دەیتوانی دکتۆر بە ئاسانی بدۆزێتەوە. جینی بەرپرس لە زمان و قسەکردن و جینی بەرپرس لە ئیمان. ئەوە من لە خۆمەوە درستم نەکردووە، وەرم گرتەوە هاتوومە لەگەڵ نمونونەکەی کە ئەوەی برائزیدەکە کە ئیمانی دەگۆڕێ و کە زمانی دەگۆڕێ لەوێدا باسم کردووە. یعنی نمونونەکە هەیە جینەتیکەکە ناوی هاتیە، زۆر جینی تریشن، یعنی جینەکان مەسەلەن هەر نەخۆشیە کارێت ئەندامێکی ئینسان جینێک لی بەرپرسە. ئەمە زانستەوە دەڵێ و منیش خوێندومەتەوە، خۆم زانستی ناو مختبەر نیم داوای لێبرد دەکەم، بەڵام بەرهەمی ئەو زانانم خوێنتەوە کە لە ناو مختبەر زانستەکەی خۆیان داوەتەوە دەرەوە. گۆڕینی ئەکسەند ڕاستە هەندێکیان یعنی ئەو دەخۆشی دکتۆرەکان ئەو دیاردێ خۆی ئەو سەدمەیە تەنها زمان گۆڕین دروست ناکە. مەسەلەن چەند کەسی کردە هونەرمەند گەورەترین مۆسیقاری لێ دروست بووە لە کت و بڕ، گەورەترین تابلۆی ینی هونەرمەندی دوای کرێک تابلۆی عالەمی دروستکە و لەگەل ئەوەش هەندێک بەو سەدمە شێر دەبن. تەبیعی هەموو یەک نەتیجەی نابێ، بەڵام هەم ئێمە هاتین جانیبە ئیجابیەکەمان وەرگرت کە ئەوەی زمان بوو، لەبەرەوەی سەدمە زۆر شت دروست دەکاتن، یەکجار شتی زۆر دروست دەکات، ئێمە هاتین بەس ئەوەندەمان وەرگرت. بۆیە یعنی گۆڕینی ئەکسەن نیە دکتۆر جان. لە تورکیا
پێرە هەواڵێک براوکرەوە سایقێکی تورکی لە دەعمی سیارە لە خۆ دەچی 12 ڕۆژ کە بە خۆ دێتەوە بە کوردی سۆرانی قسە دەکات. ئەوان شتەی ناگەن نازانن هەتا دوایی بۆیان دەکەوێت دەبێن بە کوردی سۆرانی قسە دەکات. یعنی نەک هەر ئەکسن نییە برێ ئەکسن لێ زمانەکە دەگۆڕێ یعنی فەرهەنگی قسەکردنەکەی دەگۆڕێ ینی بە زمانێکی نوێ قسە دەکا کە کەسی ئەو زمانە بە ئاشکرا بە تەواوی تێدەگا. ئیتر ئەوە نمونونەکان زۆرن من لەنا ئەو کتابە زیاتر لە 65 نمونەی تێدایەکە خۆ وەخت خۆی ڕسمەکانیشم دانا بوو بەس لە چاپ لایەندا دەستگای چاپی کرد گوتی زۆر دەکا ڕسمەکان زۆرە بارمانگران دەکا بە ڕسمی کەسەکانیشی لادا عنوانەکانیان هەیە وە لە ڤیددیۆکانیان لە گوگل هەیە دەتوانی بیدۆزیەوە. بۆیە من هیچ شتێکم نەگوتووە لە خۆبەوە بڵێم بەڵام لە کۆکردنەوەی شتەکان ئیستینتاجم کردووە کە دەڵێم ڕۆژێ دێ بە مرۆڤ بە کۆپیکردن فێری زمان زانەکان ئەوە دەکەن. دەستت خۆش بێ کاک دکتۆر بە دوواداچنەک و زیادکردنەک هەر بەپێی زانستی مێشکیش ئەمە لە مەسلەی دەروونزانی با بڵێن زمانەوانی دەرونی مێشکی ئینسان دابەش بوویتە چەند بەشێک ئەو مێشکە شوێنی تایبەتی تێدایە بۆ زمان شوێنێکی لە پێشەوەی مێشکە شوێنێکی لە دواوەی مێشکە یەکیان بەرپرسە لە دروستکردنی زمان بەرهەمێنانی زمان ئەوەی دواوەش بەرپرسە لە تێگەیشتنی زمان لە ئیستیعابی زمان کە ئەوە واقعە ئەو کەس ناتوانێت ئینکاری ئەو شتە بکات. دەستی هەردوو لا خۆشبی بۆ وەڵامەکان مەبەستیش لەو وێبینارانە ئەوەیە ئەم کەسانی زانستی هەموانە بەیەک بگەینن بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە کار بکەین و حەلێک دۆزینەوە بۆ ئەو دیاردەیە. منیش دوای وایە دیاردەیەکە شایستەی ئەوەیە لێکۆڵینەوەی زیاتری لەسەر بکرێت شایستەی ئەوەیە بە بەڵگەی زانستی بە لێکۆڵینەوەی تێر و تەسەلسل چ پشتڕاست بکرێتەوە چ هەمار بکرێتەوە ڕاستی. وەکو پاڵپشتێک بۆ ئەو قسەی بەڕێزی شتکار کە چینیەکان هەر لە کۆنەوە ژێرپوی مرۆڤیان دابەش کردووە بۆ چەند بەشێک کە هەر بەشێکیش پێیوەستە بە ئەندامێکی جەستە بۆ چارەسەرکردن بەکارهێنراوە هەتا لە چارەسەری دەرزی ئاژنین بەکارهێنراوە زۆر جار ئەو شوێنانە لە کوردەواری خۆشمان ئەگەر تابعەتی دینیشی هەبێ یان لادینی هەبێ دەستگەستن هەبووە. مەسەڵەن ئەو کاک بلاوەر عومەر حەمەد وسیتی دەڵێ ئەمن بەگوتکەی لە بیرم ئەگەر منداڵ نەخۆش بووایە دایانهێنا لای کەسێکی ئەو پیستەی بینی پەنجەی ئەسپێ کوژە و دۆشاومژە پیستەکەی وێنرە دەگەزی کابرا دەیگەزی ئەو منداڵە چاک دەبووە وەکو ئەوەیە چۆن لە ژێرپێ شوێنی دیاری کراو هەیە بۆ ئەندامانی جەستا لە ناو دەست و لەپی دەستیش ڕەنگە هەمان شت هەبێ ئەوەش ڕەنگە ئەگەر ئەفسانە بێ خەڵکێ باوەڕی پێ نەبێ بەڵام واقعەکە بوونی هەبووە سەبەبەکەی هەرچی بێ نەتیجەکە ئەوەیە ئەو نەخۆشەی لە بارێک ستە بارێکی تەندروستریانی مەبەستمان دیسان باوەڕهێنان نییە بەو شتانە بەڕاستی مەبەستمان خستنە ڕوویە وەکو دیار دەکەن. مەسەلەی کۆپیکردنی ئینسان ڕاستە هێشتان بە ڕسمی ڕانەگەێنراوە بەڵام بەپێی چەندین بەڵگە چەندین هەواڵ ئەو پرۆسەیە لە مێژە دەستی پێکردووە بەڵام ڕەنگە سەرکەوتوو نەبووێ بۆیە نانوێراوە جارێ نەتیجەکان بخەنە ڕوو یان لەبەر هەرەوە کارێکی کلتوری ئاینی لەبەر زۆر شتیتر بۆ پێشتر پاش چەند ساڵێکیش چوونە سەرمانگ خەڵکی بە کوفری دەزانی خەڵک دەیگوت کوفرە ئەو شتە نابێ باز بکرێ تا ئێستاشی لەگەڵدا بێ مەسەلەی کێشەی زەوی ئایا گۆیە یان تەختە هێشتان نیقاشی لەسەر کردەوە مەبەستمانەوە نییە ئەمە هەموو شتەکان بین ڕەت بکەینەوە ئەوانی پێشوو کراوە و شتی مەسەلەن دش بە دین یان دش بە کلتور دش بە فەرهەنگ بخەینەوە بەڵام زانستی شتێکە بەری ناگیرێ بە هیچ کەسێک ڕۆژێک لە ڕۆژان ئەو شتانە هەر دێنە بێت. دکتۆرەگە ویستت شتێک بڵێ فەرموو یەک دوو شتیان نووسیوە دوای بۆ دەخێنەوە. بەڵێ وەڵاهی ئەزانین چۆنە دەمیست برێمێنی ئێمە شتێک هەیە هەتا بگەڕێنەوە دواوە نابێت پێمان وابێت جەهالەتە یعنی بین بگەڕێنەوە بۆ 10,000 ساڵ پێشتر برێن ئەو فترە جەهالەت بووە. ئێمە ئێستا ئەگەر فیرعونەکان وەربینین بۆ 4,000 سال پێش ئێستاش نهێنی دروستکردنی ئەو ئەهرامانە یعنی تەواو کەشف نەبووە یعنی زانست نازانی وە لەو دروستکردنی ئارامەکانە هەموو زانستەکان بەکارهاتووە لە زانستی فەلەکەوە هەتا دەگاتە زانستی کیمیا و فیزیا و هەندەسە و هەموو زانستەکانی تێدا بەکارهاتووە. 20,000 سال لەوە پێش شارێک لە کوردستانی باکوور دروستکرایە شاری زێرزەمینیە
ئەو شارە 8 تەبقە لەژێر تەبقەیە لەژێر زەوی ئەو شارە جێ 30 تا 50,000 کەسی تێدا دەبێتەوە بە مەڕ و ماڵات و حیوان و ئەسپ و راغەوە ئەم شارەوە دروستکرایە کە 15,000 بەس کرا و ڕۆژنەیە 12,000 ساڵەوە پێش 600 دەرگای هەیە لەبەر عجائیبی زاناکانی کە لێکۆڵنەوەکردە دەرێن لە ئەهرامەکان مهمترە لەبەرچی لەبەر ئەهرامەکان تەمەنیان 4,000 ساڵە بەڵام ئەو تەمەنی 12,000 ساڵە و لەبەر عجائیبی ناویان لێناوە هەرزانانی زانانی شوێنەوارناس دەڵێن شاری جنۆکان یعنی تعریفە زانستێکە نازانن چۆنی تعریف بکەن بۆ 12,000 ساڵەوە پێش کە شارێک بەو کرا لەژێر زەمینی و ئینسان دەیتوانی لە تەبقەی ژێری ژێرەوە بژی وە هیچ مشکلەیەکی نەبێت تۆ بینە بەرچاوت 8 تەبقە لەژێر تەبقە لەژێر زەوی ئینسان تێدا بژی وە مشکلەیەکی بۆ دروست نەبێت کە ئەمە چ زانستێکە ئەم شارەی وا دروست کردووە بۆیە زانستی مرۆڤ ڕیشەیەکی کۆنی هەیە و هەندێک شت هەیە هەندێک زانست هەیە لە مێژووی بەشەریەت سەری هەڵداوە زانستەکە بەرهەمی خۆی بووە ئێستا خەبەری ماوەتەوە ئێمە زانستەکە نازانین چییە یعنی نەزەریەکە نازانین چییە بەڵام خەبەرەکانی لە ناو دەقە ئەفسانەیی و دەقە دینیەکان ماوەتەوە کە کۆنن ئەمانە بەڵام ئێمە نەزەریە عیلمیەکە نازانین چۆری تەطبیق بکەین بەڵام بەرەبەرە زانست دێ ئەم شتانە هەموو کەشف دەکات دەدۆزێتەوە ینی شتێکی تر کە لە ویستم برم لەبیرم کردازم داوای لێ بن دەکەم مەسئلەی زانستی مرۆڤ لە ئەفسانەوە براجیان مامۆستانی بەڕێز کە گوتمان ئەفسانە نابی بە خەیال و شتی پرۆپیستێ بگەین هەموو گوترا ئەفسانە بەشێکی ڕیشەی لە واقعە بەڵام زمانی ئەفسانە لە جێرانەوەی هەموو شتەکان هەتا ئەگەر شتەکە عیلمی بێ زمانێکی تایبەتی هەیە دەبێ بین ئەمە کۆدی ئەو زمانە بدۆزینەوە و بین ئەو کۆدەی بکەینەوە بۆ ئەوەی بتوانین ڕێکی بێخن ڕێگا عیلمەکەی تێدا بدۆزینەوە ئێمە لە ئەفسانەدا مەسەلەن زۆر شتمان هەیە مەسەن کۆدێکی ئابووریمان هەیە دوو لە ڕووی جەنابتان دەرێ کابرایە کەرێکی هەبوو ئەو کەرە دوور لە ڕوتان ئەگەر قەرسەقولی ینی ئەوەی پاشماوەی بڕووکردبە زێر بوو یعنی تۆ لێرەکانە یا مەسەلەن دارێک هەیە بەرهەمی زێر دەگرت یعنی ئێمە نابێ بین تێبگەین ئەو دارە ئەو کەرە ئەگەر ئیشی پێ بکەیت بەرهەمی هەبی بەرەمەکەی دەبتە پارەکەی ساویە بە زێر ئەو دارە بەرهەمی هەیە بەرهەمی دەگری بەرەمەکەی زۆرە دەفرۆشی بەرهەمەکەی دەبتە پارە بساوی دەکرێت بە زێر یعنی ئێمە دەبێ وا کۆدەکان لێکدەوە هەر ئەو گۆلکەی کە گوتما کۆپی کراوە گۆلکە فۆتی زانەکە دەڵێ دەیتوانی ڕۆژێ 7 لیتر شیر بدا دەڵێ ئەگەر ئێمە لەوەدا زۆر مانگا کۆپی بکەین دەتوانین برسی بەشەریەت نهێلین لەبەر ئەوەی لە یەک ڕۆژدا مانگایەک 7 لیتر بداتن لیتر شیر بدا معنای وەیە اقتصاد پێش دەکەوێت یعنی ئێمە شتەکان چۆنە لە مێشتی بەشەریەت لە هەر سەردەمێک بە سیستەمێک کار دەکا دەیوێ بگە بە ئەنجامێک سیستەمێک هەیە تەنیا خەیاڵ لە ناو خەیاڵە یعنی لە ناو خەیاڵە ئەوە ئەفسانەیە بەڵام سیستەمێک خەیاڵ دێنیتە ناو تاقیگا ئەوە زانەکانی ئەوڕۆ و کەرستەی لە بەردەستە مەسەرەن وەکو دکتۆر ڕزگار کە لە بایۆلۆژیە دەتوانێت جسمی ئینسانی بێنێ و کاری لەسەر بکە و عەزایەکانی بەدەنی بدۆزێتەوە سفات و ڕەنگ و شوێن و کاری بدۆزێتەوە بۆیە ئێمە یعنی شتەکان چۆنە شتەکە زانستە و زانست خەتووە بە خەتو پێش دەکەوێت و زانستیش تەنیا لە ئەوەل جارەوە لە ناو مختبەر نەهاتووە بەڵکو زانست لە خەیاڵ هاتووە وەکو دەڵێن خەیاڵ دایکی هەموو داهێنانەکانە بەڵام ئەم خەیاڵە هاتووە بووە بە واقع مهندسێک بینایەکی جوان دروست دەکا بەر لەوەی دروستکە لە خەیاڵی درستی دەکات دوایی دێ نەخشەی بۆ تیششی ڕاست جا بۆیە ئەفسانەش کە بەرهەمی خەیاڵە یعنی مەرهەمی زانستە وەلە ناو ئەفسانەش هەموو زانستەکان هەنە وەکو گوتم هەموو ئەو پسپۆریانەی کا دەروونناسیە کۆمەڵناسیە مرۆڤناسیە فەلەکناسیە فەلسەفەیە دینە زانستە هونەرە ڕیشەی لە ناو ئەفسانەی کۆندایە
ئێمە ئەگەر بین دیراسە بکەین لە کۆنترین ئەفسانە باسی مۆسیقایەکت بۆ دەکا ئێمە ئەفسانەیەکمان هەیە دەرێ ئامێرێکمان هەیە و ئامێرە بەتەنیا چل ئاواز دەزوێنی چل ئاواز ڕەنگە بیستتان چل ئاواز یعنی یەک ئامێری مۆسیقی دەستێکی لێدە چل ئاوازت دەداتێ وەکو ئۆرکسترایەک یعنی ئەمە لە ئەفسانە وا دەرێ باشە ئێستا لە واقع مەسەلەن ئێمە ئامیرمان هەیە ئەو کۆردۆنە مەسەلەن زۆر فەریقەکی بینە ئۆرکسترابی چل ئامیر پێکۆ دەژین مۆسیقایەکە دەدەنێ یعنی شتەکان لە ڕەمزێکەوە دەبێ بیگۆڕین بۆ ڕەمزێکی تر ئێمە نابێت چاوەڕێ بین لە ناو ئەفسانەدا بە زمانی زانست قسەمان لەگەڵ بکە و لە زانستیشدا ئێمە لە زمانی ئەفسانە چاوەڕێنی زمانەکەی ئەفسانەبی لە زانست زمانی ڕقم و ڕنگ و عەجم و شتەکانە بەڵام ئەفسانە ڕەمزە بۆیە ئەو ڕەمزە دەکرێت کەسی پسپۆر شی بکاتەوە دوجار بیهێنتە تەکیەک لەگەر زانستی ئەوڕۆ بەراوردی بکاتن دەست خۆش دکتۆر دەست چاوت خۆش کاک فریاد شتێکی نووسیە دەڵێ بەپێی زانیاری خۆت ئایا ئەو شتانە ئەو ڕاستیانە تەنها لە ئەفسانەی کوردی هەیە یان لە ئەفسانەی وڵاتانی تر و وڵاتانی دەوروبەریش ئەمان شت ڕەنگە بوونی هەبێت خۆی من وەکو پسپۆر لە ئەفسانەی کوردی و ئەفسانەی جیهانیشم خوێنتەوە بەڵێ ئەفسانەی جیهانیش هەیە بەڵام من ویستم شتەکە بۆ ئەفسانەی کوردی خۆمان بجێڕمەوە لەبەرەوەی من بڕوان بەوە هەیە کۆنترین شارستانیت لە کوردستان سەری هەڵداوە و کۆنترین ئەفسانەی کوردیە کە سۆمەریەکانە و لەوێوە درۆژ بتەوە تا ئێستا ویستم بۆ حەجمی ئەو نەزەریەی کە دەمەوێت لە ناو ئەفسانەی کوردی بەلگەی بۆ بێنمەوە بەلگەم بۆ هێناوە دەستم کەوت بەڵام لە ڕاستیدا لە ئەفسانەی میلەتانی تریش هەیە چونکە ئەفسانەی هەموو میلەتان پێکچوونێکی زۆری هەیە لە بابەتەکان هەتا هەندێک جار هەیە من ئەفسانەیەکم خوێندەوە لە ئەفریقا بوو لەگەر ئەفسانەیەکی کوردی دەدوت تەرجمە کراوە دەق بەدەق یعنی وشە بە وشە ڕستە بەڕستە وەکو یەک بوو لەبەرەوەی زانەکانی پسپۆر لە ئەفسانە دەڵێن وا دەڵێن هەندێک دەڵێن ئەفسانە لە یەک جێ سەری هەڵداوە هەندێک دەڵێن لە یەک جێ سەری هەڵداوە بەڵام بە زۆر جێ بڵاو بوویتەوە ئیتر نەزەریەکە هەر چۆن بێ مرۆڤ هەر مرۆڤە لە هەر کوێ بێ زۆر جار سیستەمی بیرکردنەوەمان وەکو یەکە مثلەن پندێکەیە لە کوردەواری دەرێت جەڕی ئاوێ لە ڕێی ئاوێ دەشتێت لە فەڕەنسی چۆن هیناوە دەرێن هەموو جارێت جەڕە لە ڕێی ئاوێ بە ساغی نایەتەوە دوو پەندا یەک معنای هەیە بە دوو تعبیری جیاوازی هەیە بەڵام یەک حاڵەتە و هەموو ئەفسانەش وایە بەرهەمی مرۆڤ و واقع و ژیان و بیرکردنەوەیە بۆیە لە ئەفسانەی میلەتانی تریش هەیە بەڵام پێم خۆش بوو بەلگەکان لە ئەفسانەی کوردی بێنمەوە کە من پسپۆرێکم لە ئەفسانەی کوردیە دەستت خۆش بی زۆر سپاس کاک دکتۆر وڵای نامەی تر هاتووە هەم بۆ دەستخۆشی و هەم بۆ پاڵپشتی قسەکان کاکتۆر ڕزگاریش قسەکانی خۆی دووبارە کردەوە هەر لە چاتی کە ئەوەی کە هێشتان کۆپیکردنی مرۆڤ نەخراوەتە بواری جێبەجێکردن بە تایبەتی بۆ وەچەخستنەوە ئەو بەشەی کۆپیکردنەکە ینی کۆپیکردنەکە هەیە بەڵام بۆ وەچەخستنەوە ڕەنگە هێشتان کێشە هەبێ ئەگەر تەمەشا بکەی ئێمە منداری ئەوەی بلوور ینی بەڵێ بلورین ینی باشەمە بە جۆرێک نییە لە کۆپیکردن باشە ئێستا ینی من خوێندومەتەوە دەڵێ مەسەلەن زانستی وا هەیە کە دایکوبا و دەتوانێت لە دکتۆر داوا بکە یا کچی کوڕەکەی ڕەنگی چاوی پرسی چۆن بێت یعنی ئەمە بەشێکە لە کۆپیکردن و پێم وا بیشە هەتا حدێک چوت مەسلەی مرۆڤ دروست کراوە وەکو دکتۆریش گوتی بەڵام نەبووی تەعام یعنی تاکتاکە مرۆڤ لە وڵاتان دروست کراوە و شوێنەکان هەیەوە دیاریشە بەڵام نەبوویتە گشتی مەسەلەن بێ معمەلێک دابنین بەس منداڵ دروستکە تاکتاکە شوێنی زانستی ئیشیان کردەوە لە عملیەکەدا سەرکەوتون بەڵام ئەو عملیە نەبووە بەگشتی ئەوەش ڕەنگە بربەستی خۆی هەبێ وەکو گوتم دین و قانون دەوری هەیە لەوەش زیاتر یعنی لەم زانستی جینێتە دەڵێ ئێمە موادی احتیاطی جەسە دروست دەکەین دەستی احتیاط ڕۆژێ بچین لە سەیدەلیە دەستێکمان پێویستە بیکڕین لەبەر ئەوە زانست کار لەسەر چی دەکا کار لەسەر ئەوە دەکا کە ئەو پێویستیانەی مرۆڤ پێویستی دەبێ یاد تووشی دەبێت نەخۆشەکان چارەسەری بکە یەک لەوانە پەڕینی جەستەیە بەشێکە دەبێت تۆ موادی احتیاطتەبی ئێستا بەدار و یا بە پلاستیک دەیکەن یا بە جۆرێک لە شتت دێ ئەو بە شێوەی جینەتیک درستی کردووە چونکە زانەکان دەڵێن ئەوەی دەست دروست دەکات جینێکی بەرپرسە لە دەست یعنی شوێنێکەیە لە جەستە ئینسان بەرپرسە لەوەی کە دەست دروستکە ئەگەر ئەوە شوێنە دۆزیەوە تۆ دەتوانیت دەست دروستکەی
یا مەسەلەن چاو یا لووت یا هەر شوێنێکی تر وەکو گوتم کە زانکان دەڵێن لە مێشتی ئینسان هەر جینێک بەرپرسە لە چالاکیەکی جەستەی مرۆڤ. وابزانم دکتۆر ڕزگار زۆر لەگەر ئەو ڕێیە نەبوو، بەڵام من لە بەرهەمە زانستیەکان خوێندووەتەوە. یعنی ئەوە بەرهەمی ئەو زانستی پاش ئەوەی زانستی DNA کەوتە بازار و من چەند کتێبێک لەسەر خوێندوتەوە لەوەی یەک دەڵێ کە دەتوانێت ئەو جینانە بەرپرسن لە جەستەی ئینسان. وەختێ جەستەی ئینسان لە ئەنجامدا دابەش دەبێت بۆ چەند خۆیگە بە تەمەشاکەین جەستەی ئینسان لە مەعمەلی تێدایە کارگە و بیگرە لە نەقلیاتی تێدایە لە کارگەی ئەوەلی تێدایە. یعنی تۆ تەمەشا بکەیت جسم ئینسان لە دنیای کارگە و مەعمەل و نەقلیات و بڵێن لەوانەی کە چۆن مادەیەکی خام تا دەکاتە ئەوەی کە بەکاری دەینی دەکات بە دنیایەک پرۆسەدا تێدەپەڕی کە هەموو جەستەی ئینسانمان هەر ئەندامێکی جەستەی ئێمە کار بۆ ئەوە دەکات دوجار تاقەیەکە. مەسەلەن تۆ چاوت دەبینێ وزەیەک دەداتە لە جسمت شوێنێکەیە بەرپرسە هێز دەداتە چاوت بۆ ئەوی بینی. زۆر جار دەری برسی بووم چاوم نەیدەدی لەبەرەوەی ئەو شوێنەی هێزی بینینت دەداتێ خواردنی نەگەیشتێت تۆ ئەو کاتە ئینسان چاوی نبینی یا گوێ نابیست یا ناتوانێت قسە بکە. لەبەر ئەوەی هەموو جسمی ئینسانی وزەیە، ئەو وزەیە جسم تەغزیە دەکا ئەندامەکان تەغزیە دەکا و ئەندام وەکو گلۆپێک ئەگەر کارەبای نەدێ ئیش ناکە. چاویش ئەگەر وزەکەی نەدێت باش نبینێت یعنی دوجە هەر نبینێت. لەبەر ئەوە جسمی ئینسان لە نێو سیستەمێکی ورد و ئالۆز و دەقیقدایە کە پرۆسەیەکە هەر خوددا دەزانێت چۆنە. دەست چاوت خۆش بێ. یەک ڕاستکردنەوەی بچوو کاکتۆر ڕزگار اختصاصی بایۆلۆجی نیە، اختصاصی رادیۆلۆجیە وەتە تیشکزانی. ببوورە من هەڵەکە گەیشت نەبوو. دووبارە دەست خۆش کاک دکتۆر جان، زۆر زۆر سپاس ماندوومان کردی. بابەتەکەت هەم چێژ بەخش بوو، هەم پڕزانیاری بوو، هەمیش هاندەر بوو بۆ ئەوی بەدوای ئەو بابەتەدا بچین. من پێشنیازی من بۆ جەنابەت بە فەرمی ئەو پرۆژەیە لە ئەکادمیای کوردی تەسجیل بکەی. ئەگەر قبولیان کە قبولیان نەکرد بەڵام شتەکە ببێتە وەکو دەڵێ مولکی فکری خۆت، دوو کار لەسەر ئەوە بکرێ وەربجێڕێ بۆ چەند زمانی تر تاکو خەڵکی زیاتر هەم توێژینەوە لەسەر بکرێیان پاڵپشتی بکریانەوە. دواتریش ئەگەر بوار هەبێ لەگەڵ پسپۆرانی تەوەرەکانی تر و بوارەکانی تر یەکتر دیتنتان هەبێ بۆ ئەوەی دانیشتن هەبێ ئاڵوگۆڕی ئەو بیر بۆ چونانە بکەن. ئەوانی کاک دکتۆر ڕزگار باسی کرد مەسەلەی بایۆلۆجیە، مەسەلەی مێشکزانیە، مەسەلەی ئەوانە ڕەنگە بتوانن هەموو بەیەکەوە بەڕاستی بۆ چوونێکی متەکامل دروست بێتن. ئەمە لەبەر کاتەکە ببورن مەبەستت کام ئەکادیمیا بوو؟ ئەکادمیای کوردی، ئەکادمیای کوردی وەکو کۆڕی زانیاری کە شتەکە نازانم دەزانم لەگەڵیان بەس مەبەستمەوە بوو شتەکە بەڕاستی لەوێ کۆڕێکم کرد دکتۆر جان، لەوێ کۆڕێکم کرد. کۆڕەکە نامەبەستم بۆ ناساندن یان بۆ تەسجیلکردنی ئەو تیۆرە بەناوی خۆت. هەرچەندە لێرە ئەو مولکی فکری یان intellectual property خاوەندارەتی هزرین نییە، بەڵام باوە دەست پێک بی بۆ ئەوەی کە کەسێک باسی کرد بڵێن دکتۆر مەولود لە 2015ەوە ئەو تیۆرە پێشبینی کاری با بڵێن خستۆتە ڕوو، خەڵکێک دێ ڕەنگە دراسی لەسەر دەکات ئەوجا ڕەنگە ڕەتی بکاتەوە، ڕەنگە پاڵپشتی بکە ئەو کێشەی مەبەستمەوەیە. ینی سوپاس دەکەم خۆی لە ڕاستیدا من حەزم دەکرد بەڵام دەلزدان کۆی خۆمان و لە وەزارەتی خوێندنی باڵا یعنی دەرگایەکم نەدیتەوە. مەسەرەن من مشکلم هەبوو بۆم باس کردی کە باسەکەم ناردبوو بۆ تەقیم لەوە بوو کەس نەبوو تەقیمی بکە زانست. مەسەرەن من هەندێک لێ کۆلەوە نووسێ لە بینی ئەفسانە و شوێنەوە کەس نەبوو تەقیمیان بکە دەیانگو بۆ مەولودی بنێرن زانی خۆمە. ئەمە ئەو تێکەلی مەسەرەن دوو اختصاصی لێک دوور ینی لە لای ئێمە ینی من بۆ خۆم وەڵامی برادرانم دیوە کە زۆر مشجع نین کە تۆ چەند زانستێک تێکەڵ بکەی بۆی بگەیە بەرهەمێک. بەداخەوە ینی پرۆسەی کارکردنی جەماعی زانستی لای ئێمە نییە نارێن تا ئێستا وەکو پێویست دروست نە. بەڕاست دەستا خۆش بێ. وڵای کۆمنتی تر هاتووە کاک دیدار ئاخر جارەوە دووجارەوەی دەنێری ڕێژەی بەکارهێنانی توانەکانی مێشک لە داهاتوودا بەهۆی پرۆسەی پەیوەندیکردنی نێوان AI واتە زیرەکی دەستکرد و مرۆڤ ئەنجامی سەرسوڕهێنەری لێ دەبێتەوە، چونکە خێرا
دەستکەوتنی وەڵامی پرسیارەکان ئەوەش دەبێتە هۆی بەرهەمی زۆر وەبزان باسی ئەوەشمان کرد لەمەش کە لە ئایندەشدا ڕەنگەشتی زۆر گەورەتری لێ بکەوێتەوە. هەندێکی برادریش نووسیتیان کە ئەوەی کە منداڵی بلووری ئەوە کۆپیکردن نییە بەڵکو زیاتر باشترکردنی جیناتەکانە. سازان دەیەوێت دووبارە قسەی بکە وەڵی مامۆستازان وەختمان کەممایە بەس دەقەکت دەدەمێ ئەگەر بتوانی تەواویدەکەی فەرم لەبەرەوەی نامە تابێت نازی فەرم. زۆر مەمنون وەڵاهی لە بۆ پاڵپشتی ئەو تیۆرەی کاک دکتۆر بەڕاستی دەستخۆشی لێ دەکەم. ئەمن یەک بەخۆم ڕاستە لایەنی علمی طبی ئەوە اختصاصی بنیە بەڵام تا چەند نمونەک ئەمە لە تیادا ژیام و بەرجەستە بووە. نمونەکی تر بدەنێ هەم کاک دکتۆر ڕزگار وابزانام زۆر لەگەڵ ئەو مۆزوعەدانێ ئەگەر شتێک لە ڕێی زانستی و پروف نەکتابی یعنی بوونی نییە. بەڵام ئەمن لە کتابی سینوها ئەوەی هی فرعون دکتۆری پزیشکی فرعون کە 4000 ساڵە کتابەکی خەیاڵیە هیچ ئەو کاتە بەڵگەمان نییە کە ئەو کاتە ئەو دکتۆرە تا چەند ڕاست بووە. بەڵام نمونەکی لەنا ئەو کتابە باسی ئەو دەکا ئافرەتێک دەکا عیلاجی دەداتە فترێک ئایا بزانە حەملی بۆیانە چ بەکاردێنی با بڵێن یورین یعنی میزی ئەو ئافرەتە دەکاتە پیاڵەکی لە جۆ و لە گەنم. تقریبا بە چەند ڕۆژێک دەردێ خەبەرەکەی دەداتێ ئەوە حەملی هەیە ئەو ئافرەتە ئەویش لە ڕێیچە لە ڕێی گۆڕینی ئەو ئاوجۆیە کە ئەو دکتۆرە ئەو ئەلمەکە هەی بۆ ئەو کاتە. ئێستا هەمان شت دەکرێت پیتی پریگنانسی تێست هەر نفسی شتا کە 4000 ساڵ فرعونیەکان بەکاریان هێنایە ئەویش نمونەکی بەقوەتی هی لە بۆ تیۆری کاک دکتۆر. ئەمە یەک دەقەت خواکات وتی خەیاڵ بەڵێ ئەمن خەیاڵ بە زانست بە داکی هەموو زانستەکان دەزانم خەیاڵ بەوە دەزانم داهێنانەکان و زانستەکانش دکتۆر زانستی پزیشکیە زمانیە هەرچێکە مەسەن بۆ نمونە ئەمە منداڵێک نابی بڵێن لە ڕووی زیرەکەی ئەو زیرەک نییە لەوانەیە ئەو لەمە زیرەکتر بی بەڵام ئەوە ئەمەیە بوار ژیانمان درێژتر و ئەمرمان درێژتر بۆ دنیا دیتەتر بووینە بەڵام ئەو منداڵە کە دنیای نەدیتێمانە ئەو نێکە بوونینە نەفسی شت کە ئەو نمونانەی کاک دکتۆر باسی کردێ نمونەی خیاڵن و ئێستا بە لایەنی پزیشکی و بەردەستە بۆ نەفسی شت لە طبی نەبەوی هەیە ئێستاکە دکتۆرەکان زدی بوونە یەکێک لانە کەپینگ یعنی حیجامە کە چەند ئیسفادەی هەیە لایەزار دکتۆرەکانی ئێستا پرووی ناکەن بەڵام خەڵکەشی زۆرش ئیسفادەی لێ کردیە یەکلانە دکتۆرێکی عینەن سەیدەڵانی هەیە بەحسەکەی لەسەر کەپینگە ئەوە طبی نەبەویە و ئەپروف کرایە یعنی و هەر چەندە لایەنە طبی ئەوە نەکرا بەڵام بەحسەکەی سەرکەوتوو بوو ئەپروف کرا و نمونی هەزارها شتی تر و چینەکان کە پێش طبی نەبەویشن نفسیش ئیسفادەیان کردەوەکی ئاژنینە و ئەوانەی زۆر ناتواناتە پاتل دەست خۆش دەستت خۆشبی زۆر سپاس کاک دکتۆر ئەگەر سپاسی دکتۆر سازان دەکەم بە حقیقت معلوماتی زیادی دایر سپاس دەکەم بەڵام بۆ پشگیری ئەو دکتۆرێکی سعودی ژنە ناوی فاتیمەیە لە میزی عوشتر دەرمانی 7 جۆر سەرەتانی دروست کردووە لە میزی عوشتر دەرمانی 7 جۆر سەرەتانی دروست کردووە من لە لێکۆڵینەوەیەکدا مەسەن لە هۆڵندا لە میز بیرەیان دروست کردو باشترین بیرە و گرانترین بیرە مەسەلەن زۆر دەرمانی تر لەوە دروست کراوە ئەمە لە کوردەواریدا شتێک هەیە عیبارەتێک دەرێ پیس بە پیس دەچی یعنی ئەمە هەر شتێکی کە پیس بوو پێمانوە نەبی کۆتایی مەراحلی بەکارهێنانیتی دەکرێت بەکاری بینینەوە زاریشتر مەسەلەن ئێستا لە پاشەڕۆی ئینسان کارەبا دروست ناکەن مەسەلەن لە نەفت گۆشت دروست کراوە هەر لەو نەفتەی کە دەری دەینن گۆشت دروستکراوە لە قۆدی دەکرێت قوتی دەکرێتە فرۆشترێت لەبەر ئەوەی گۆڕینی مادە لە حاڵەتێکەوە بە حاڵەتێک پەیوەستە بەچی بە پلەی گەرمی بە ڕێژەی تێکەڵ بوون بە ماوەی مانەوە بە تەکنیکی بەکارهێنان ئەمانە هەموو وا دەکات کە تۆ بابەتێک لە شتێکی غەری بەوە بیکەی بە شتێکی ئیجابی
يعني بێ لە نەفت گۆشت دروستکەی وەز نمونەش زۆرە یعنی نمونەکەی لە کورداواری مەسەن دلە ناوکەتن مەسەن تو بڕای پێ ناکەوانە هێدایان پیرەمێژ و پیرەژن ئەو ناوکەتنەی چا دەکەنەوە کابرا چا دەبیتەوە بەڵام زانست تا ئێستا نەیزانیوە سەبەبەکە چیە و عیلاجەکە چۆنە بەڵام لە تو بە شعبیەکە هەیە بەخۆ مێژووی بەشەریەت هەر لە خەستەخانە زۆر عمریش درێژ نییە بە مێژووی بەشەریەت بەڵام توبی شعبی ئەو خەڵکەی کە لە پرۆسەی ژیانی فێر بن ئێمە لە توبدا شتێکمانەی پێ دەرێن تەبیب و مارس ئەو تو بە شعبیانە مماریسن ئەوانەی لە نێو خەڵک ئیش دەکەن و دەبین و فێر من مامێکم هەبوو بەیتار بوو یعنی ئەو ئێسکشکانی ئەو چاچی دەکردەوە هیچ خەستەخانەیەک چاک پێچان دەکراوە دوزار دکتۆرەکان داوان لێکرد بێ لە خەستانە لەگەڵیان ئیشکا گوتی ئەمن خێری خۆم بە پارەی خەستەخانەی نادەم یعنی ئێسچی شکستی وای چا دەکردەوە کە لە خەستخانە سەقەت دەکرا ئەو دەمی تقریبان بۆ هەشتاکانی سەدەی ڕابردوو دەرێت مانایوەیە ئێمە لە پزیشکەکانمان تەنها لە کۆلێژی پزیشک دەرنەچوینە لە کۆلێژی ژیان ئێستا پێگەیشتووە یعنی زۆر شت کراوە بەداخەوە ئێمە نەهاتوین ئەم شتانە بکەین بە زانستی یعنی زۆر عیلاج هەیە کە مەسەلەن باسی حەملی ئافرەتی کرد ئێمە ئەو ژنی پیری وامان هەبوو تەمەشای ژنی کرد بە حەملی 3 مانگ باید دەزانی کوڕیا کچە تەمەشای هەرچووکەوتی بکردایە دەیزانی مناڵەکە کچەیە کوڕە یعنی ئەمە ممارەسەیە ئەو ژنە لەگەر بووک و کچوو دەوروبەری ژیا و بینیوێتی حەزەی وردبووە هەتا دوور لە ڕوتان لە پیسایی لە میزی ژنەکە دیسان تاریتی دیارکە کە مناڵەکە کچە یا کوڕە لەبەرەوەی ئێمە تو بێکی شعبی دوور و درێژمانەیە هەندێک پێ دەرێن توبی نەبەوی کە توبی نەبەویشەیە توبی شعبی ئەوانە ئەگەر بین مەسەلەن ئەمە نەخۆشیەکە بدۆزینەوە عیلاجەکە بدۆزینەوە بین بیخێنە ناو مختبەر بە پشومان درێژبی ڕەفزی نەکەینەوە لە سەرەتا پێمانوانە بێ ئەوەی لە ڕابرد و کراوە هەموو جارە ئەوانش دەکرێت یارمەتیمان بدە زووتر بگەین بە نەتیجە دەگەین بە شتێک لەبەرەوەی مێشتی بەشەریەت و عەقلی بەشەریەت لە کۆنەوە ئیشی کردووە دەست چاوت خۆش کاک دکتۆر زۆر زۆر سپاس دەزانم ئەو بابەتە ئەو هەویرە ئاوی زۆر هەڵدەگری وەکو دەڵێ بابەتێک نییە بتوانی لە وێبینارەیەکی 90 دقەی ساعتنی بۆ ساعتێک و 47 دقە تقریبا باسی بکەیت چکەوە ڕەنگە پێویستی بە کۆرس و بە چەندین دانیشتنی درێژخایەن هەبی بەڵام بەڕاستی وەکو بیرۆکەی سەرەکی وێبینارەکە فێربوونی زمان بە لە بەرگرتنەوە وەکو پسپۆری زمان ئەمە پێمان وایە شتێکە قابلی ڕوودانە لە داهاتوشدا ئەوە دەبینین کە دەکرێت مرۆڤەکان فێری زمان بن چۆن لە ناکاو بە سەدمەیەک فێر دەبێت دەکرێت بە بەرنامەیەکی دیاریکراو بە وەکو دکتۆر ڕزگار گوتی بە چیپێک ینی بە چیپێکی کچکە وەکو کەپسولێکی کچکە کەپسول مەبەستمان حەب نییە ڕەنگە بۆ ئێستا تو شتێکت بێ بە فلاشێک لەسەر کۆمپیوتەرەکەی دادنەی هەموو ناوەرۆکی ئەو فلاشە دەتوانانی بخێ سەر کۆمپیوتەرەکە ڕەنگە لە داهاتوشدا مێشتی مرۆڤیش بتوانین شتی وای لەگەڵ بکەیت کە زمانی تێ بخەیت بتوانانی زانیاری چەندین کتێبی بە ماوەیەکی کەم بخێناوی بە تایبەتی کە ئێستا زانست و تەکنەلۆژیا زۆر بەرەو پێچوونە من دووبارە زۆر زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر مەولود ئیبراهیم حەسەن بۆ خستنەڕووی ئەو بابەتە بە پێز و شتومڕ هەڵگرە کە بەڕاستی هەم جێی خۆیەتی دیاردەیەکی زمانیە دەستخۆشی لێ دەکەین سپاس بۆ کاتی دەزانین هەم ڕەمەزانە و هەم شەوە کاتی بۆ ئێمە تەرخان کرد سپاس بۆ ئەوێ بەڕێز کە ئەوەی ماوەی سعاتێک و نزیکەی 50 دقەیە لە نزیکترین کات لینکی ئەو تۆمارکراوی ئەو بابەتە دەخینە بەردەستی ئەوەی بەڕێز ئێوەش دەتوانن لای خۆتان شێری بکەن لەگەڵ هاوبەشەکانتان لە چەناڵ یوتیوبەکەش دادەبەزێت ئینشاءڵڵا لە داهاتوشدا لە هەفتەکانی داهاتوو تەنها هەفتەی داهاتوو وێبینارمان نییە بەهۆی جەژنەوە هەفتەکانی ئەولاتر هەموو شەوانی شەممە لای ئێمە وێبینار هەیە دەتوانین لە بابەتەکان لەگەڵمان بەشدار بن ئەوەی سەرشاشە ژمارەی تەلەفۆن و سۆشیال میدیا و پێگەکانی ئەکادمیای مەگامایندە هەم لە فەیسبوک هەم لە تەلگرام و وەتسەپ و ڤایبەر و لە چەناڵی یوتیوبیش ئەگەر ئەو بارکۆدەی تەنیشتی دەستە چەپ
سکان بکەیت دەتباتە ناو ئەوانە ئیمێڵی ڕسمیشمان هەیە لەوێ دانراوە. ئەکادیمیا چەندین بەرهەمی خۆی هەیە لە داهاتووشدا چەند بەرهەمێکی تری هەیە. ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن. دووبارە زۆر سوپاس لە بۆ هەمولایەک، سوپاس بۆ ئەوانەی بەشدار بوون لەو ئامادەکاریەکان بە تایبەتی ئەوانەی پشت لاپتۆپەکانەوە کە خەریکی ئامادەکاری و تۆمارکردن و ڕووی ئەو وێنە و بەڵگانە بوون بە تایبەتی مامۆستا شەماڵ کە بەرپرسی IT ئەکادیمیان. دووبارە شەوێکی شاد بۆ هەمولایەک و زۆر سوپاس کاک دکتۆر. زۆر سپاسە دەکەم. نیش سپاسی هەموو لایەک دەکەم، سپاسی و بەڕێزانش دەکەم کە هاوبەشیان کردی یا دوجار سەیری بەرنامەکە دەکەن و ئێوەش هەمووتان کەوەی هاوبەش بوون لە پێشکەشکردنی ئەو بەرنامە و من سپاسی تایبەتشم بۆ برای بەڕێزم دکتۆر هیمدات هەیە. زۆر سپاس. کاتش خۆش، شەوتان شاد.